بینەرانی عزیز سڵاتان لێبێ و بەیانیتان باش خۆشحاڵین لە پرۆگرامێکی نوێدا بە کۆمەڵی بڕگە و بابەتی نوێ هاتینەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست هیوادارین هەموو لایەکتان لە ساغ و تەندروست باش بن و تا کۆتایی پرۆگرام لەگەڵماندا بمێنەوە. ئازیزان لە بەرنامەی ئەمڕۆماندا دوو تەوەرمان بۆ ئامادە کردوون. تەوەری یەکەممان گفتوگۆکردن دەبێت لەسەر جەنگی دەرونی، لەسەر ئەو هەواڵ و بڵاوکراوە و هەواڵانی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان و ڕاگەاندەکانە بڵاو دەکرێتەوانێ بزانین تا چەند ئەم هەواڵانە کاریگەری هەیە لەسەر دەرونی مرۆڤ بە تایبەتی لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا کە زۆربەی جار هەواڵی ناڕاست و نادروست بڵاوکرێتەوانێ بزانین ئەم هەواڵە ناڕاستانە تا چەند کاریگەری لەسەر دەرونی مرۆڤ هەیە. ئەمە تەوەری یەکەمانە بێت و دواتر لەگەڵ میوانەکەماندا گفتوگۆی زیاترەکەین. تەوەری دووەممان گفتوگۆکردن ئەبێت لەسەر نەخۆشیەک یان بڵێن لەسەر ئەنفلۆزای وەرزی کە پێی ئەوترێت H1N1 کە بە پەتایەکی وەرزی ناوی دەبرێت. بزانین هۆکارەکانی توژبوون بە پەتای وەرزی چییە و نیشانەکانی چییە کە ئەم نەخۆشیە یان ئەم پەتای وەرزی پێجیا دەکرێتەوە لە ئەنفلۆزاکانی تر. دواتر بازە چارەسەر و خۆپاراستنەکانی دەکەین لەگەڵ میوانەکەماندا. ئەمەش تەوەری دووەمانە بێت و دواتر میوانمانە بێت لەسەر ئەم نەخۆشیە. ئازیزان لە بەرنامەی ئەمڕۆیە ڕۆژانە بڕگە و بابەتی جۆرا و جۆر بۆ ئێوەی ئازیز ئامادە دەکرێت. دەچینە لای بڕگەی یەکەمی بەرنامەکەمان بڕگەی یۆگا با پێکەوە بینەری بین و دواترە گەڕێنەوەلات. خۆشحاڵم کە لەوانەی پێنجەمدا بە خزمەت ئێوەی بەڕێز شاد دەبمەوە. هەوڵە دەین باسی بکەین لەسەر یۆگا بۆ چ تەمەنێک. تەبەن لە ڕاستیە یۆگا بۆ هەموو تەمەنێک گونجاوە، بەڵام جیاوازیەک هەیە لە ئەنجامدانی یۆگا بۆ تەمەنی مناڵ لە هەمان کاتدا بۆ تەمەنی گەورە. لەوەیە زۆرێک لەو جوڵانە کە مناڵێکی تەمەن 7 ساڵ یا 6 ساڵیش بتوانێت بیکە، بەڵام بە حکمی نەبوونی تێگەشتنێکی دروست کە ناکرێت تەواوی پرۆگرامەکانی یۆگا بخرێتە بەردەستی. بۆیە تەنها دوو تەمەن جیاکراوەتە: تەمەنی مناڵ کە لە خوار 8-9 ساڵ دەست پێیەکە، واتە لە 8-9 ساڵ تا تەمەنی 4 ساڵ. باشترە کە لە 4 ساڵ کەمتر نەبێت، چونکە ئاسان کە ناتوانێت فێر بکرێ، ئاسان کە ناتوانێت کۆمەڵێک شتێ لەسەری بە ئەنجام بگەێنرێ و لەسەر و 9 ساڵ بەرەوسەرەوە ئیترەمە بە یەک گروپ ئیشان لەسەرەکرێن و ئەو تەمەنە هەموو پرۆگرامەکانی یۆگا ئەتوانێت بە ئەنجام بگەێنن، چونکە ئاستی تێگەیشتنیان ئاستێکی باشە. کاتێ باز لە ئاستی تێگەشتنەکەم مەبەست نییە ئێمە هەوڵ بدەین بۆ مناڵێک بۆ کەسێکی تەمەن 9 ساڵ تەواوی فەلسەفەی خۆڵی یۆگای لەگەڵ باس کرێ، بەڵام ئەشتوانرێت کۆمەڵێ بنچینی یۆگای فێر بکرێن، بەڵام وەکو پراکتیکەڵی وەکو لایەنە عەمەلیەکەی یۆگا بۆ هەموو تەمەنەکان ئەتوانێت سوودی لێ ببینێ و پرۆگرامی مناڵ جیاوازترە کە لەگەڵ وێنەکانە ئیشیان تەعامولیان لەگەڵەکرێ، چونکە بۆ مناڵێک ئاسانترە کە تۆ وێنەیەکی بیتێ ئەم وێنەی لەناو خۆی خەزنەکە گەشە بە وێنەیە ئەدا وەکو گۆڵێک وەک ئامانجێک لە بەردەم خۆی دانێ تا ڕۆژێک پێیەگا، بەڵام بۆ گەورەیەک ئاسانترە کە ڕاستە خۆ تۆ فکرەکەی بیتێ ئەم خۆی لەناو خۆیان سوودی لێ ببینێ. بۆیە تەنها ئەم دوو تەمەنە هەیە: وەک مناڵ بە جیا ئیشی لەسەر کرێ و لە هەمان کاتیشە گەورە بە جیا ئیشی لەگەڵەکرێ. دەستەکانت بەڕێکی لە لاکان بەرزکە. ئێستا هەموو بەڕێکی ئەنوشتینەوە بەلای ڕاستی لەشە بە شێوەیە کە دەستی ڕاست ئەچێتە سەر قاچی ڕاستت، دەستی چەپ ستونە لەسەر لاش، هەوڵە دەی سەر بەرزکەیتەوە سەیری ئەو دەساکەی کە ستونە لەسەر لاش، بەری دەست ڕووی بۆ پێشەوەیە. زۆر باشە. بێرەوە باری ئاسایی، دووبارە هەمان شێوە لای چاپ. بێرەوە باری ئاسایی، لای ڕاست،
لای چاپ لای ڕاست لای چاپ زۆر باش بێرە و باری ئاسایی دەستەکان داگرە قاچەکانت بە کراوی بەجێ بێڵە چاوەکان داخراوە هەناسەیەکی قوڵ هەڵمژە و هێواش بیدەرەوە دووبارە دەستەکانت بەڕێکی لەلاکانەوە بەرزکەرەوە ئێستا بەڕێکی بنوشتێرەوە بۆ پێشەوە دەست پێ بکە و دەستی ڕاست بۆ قاچی چەپ دەستی چەپ ستونە لەسەر لەش وەک ئەوەی ڕوت وەرجێڕابێ سەیری ئەو دەسە ئەەکەی کە ستونە لەسەر لەش بێرەوە بەردەم و هەستەرەوە باری ئاسایی تۆ ئەوەندە ئەنوشتیتەوە کە لەشت ڕێت پێدەدا جارێکی تر هەمان شێوە بەڕێکی بنوشتێرەوە بۆ پێشەوە و دەستی چەپ بۆ قاچی ڕاست بێرەوە بەردەم و هەستەرەوە باری ئاسایی دووبارە هەمان شێوە بەڕێکی بنوشتێرەوە بۆ پێشەوە و دەستی ڕاست بۆ قاچی چەپ بێرەوە بەردەم هەستەرەوە باری ئاسایی هەمان شێوە بەڕێکی بنوشتێرەوە بۆ پێشەوە و دەستی چەپ بۆ قاچی ڕاست بێرەوە بەردەم و هەستەرەوە باری ئاسایی دەستەکانتان داگرن قاچەکانتان بێننەوە یەک چاوەکان داخراوە هەناسەیەکی خۆڵ هەڵمژە و هێواش بیدەرەوە لێرە هەوڵەدەین جوڵەیەکی هاوسەنگی بە ئەنجام بگێنی ئەویش لەسەر یەک قاچ وەستان هەموو پێکەوە لەسەر قاچی ڕاست ئەوەستن کەواتە قاچی چەپت بنوشتێنەرەوە بینێ بە بەشی ناوەی ڕانی ڕاست زۆر بە هێواشی تاوەی کە تەرکیز و تاوە جێگیرەکەیت پاشان دەستەکانت بەرزەکەیتەوە و لە بەردەمتەوە لێکیانەنێیت تەرکیز لە خاڵێک جێگیرە بێ ئەوەی کە بەهێڵی تەوازنت تێکچێ و یەکێک لە گرنگترین جوڵەکان بۆ بەهێزکردنی تەرکیزت زۆر باشە بێرەوە باری ئاسایی دەستەکان ئەکەیتەوە قاچدا ئەنێت بە هەمان شێوە قاچی چەپ کەواتە تۆ لەسەر قاچی چەپەوەستی قاچی ڕاست ئەنیت بە بەشی ناوەی ڕانی چەپ دەستەکانت لە لاکانەوە بەرزەکەیتەوە و لەسەرەوە ئەی نووسێنی بەیەکەوە دەستەکانت دێنەوە بەردەم سنگت چاوەکانت دێقەتدانت لە خاڵێک جێگیرکە بۆ ئەوەی کە باری تەرکیزت بێڵیتەوە زۆر باشە ئێستا دەستەکان بەرزەکەیتەوە دووبارە دەستەکان تێنیتەوە خوارەوە و قاچەکان ئیسراحەت پێ بدە قاچدانێ ئەمەش وانەی ئەمڕۆتان تا وانەی داهاتوو هەر لە ئارامیا بێت بەڵێ خۆشەویستان ئێستاش ئەچینە لای پەیامنێرمان هونەر ڕەسوول کە لە ڕانیەوە لەگەڵمانە هونەر سڵاو لێ بێ و بەیانیت باش زانیاریەکانی ڕۆژ یان زانیاریەکانی شاری ڕانیە لای تۆ چییە بە ئێمە بە بینەرانی بڵیت سڵاوتان لێ بێ سڵاو لە بینەرانی گەلی کوردستان لە ساڵی 2019 بە دیاریکراوی لە 8 بە ئامادەبوونی بەڕێز قوبات تاڵەبانی لە شاری ڕانیە و لە هۆڵی 5 ئازار بۆردی گەنجانی یەکێتی نیشتمانی کوردستانی کەمین کۆنفرانسی ئەنجامدا ئەم کۆنفرانسی کە لە 8 لە ساڵی ڕابردوو لە شاری ڕانیە ئەنجامدا دوای ماندووبوون و هیلاکێتێکی زۆر بوو دوای ئەوەی کە بەرنامەیەکی تۆکمە
لایەن بەشێکی گەنجانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنووری ئیداری ڕاپەڕین دیاریکراوە 2000 تواندرا کۆنفرانسەکە سەرکەوتوانە کارەکانی ئەنجام بدرێ. من لە ئێستادا بەڕێز ئەرسلان مەحموود کە سەرپەرشتیاری بۆردی گەنجانی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە ڕاپەڕین گفتوگۆی لەگەڵ ئەنجام دەدەم. ساڵی ڕابردوو چیان کرد و پلانی ئەم بۆردە بۆ ساڵی 2020 کاگە سلان ئەگەر بیت ئێرە زیاد نەبێ سڵاوت دەبێ ڕوو لە کامێرەکە کە ئەم کاتت باش. دوجار بۆردی گەنجانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵی ڕابردوو کۆنفرانسی بەست. ئەگەر کەمێک بگەڕێنەوە بۆ باسی کۆنفرانسمان بۆ بکەی چۆن بووە جیاوازی چ بوو لەگەڵ بۆشایەکی درک پێکرا و هەبوو لە وەسەتی بێتایبەتیش گەنجان. بۆرد پرۆژەیەکی گەڵاڵەکراو بوو با بڵێن پرۆژەی یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆ دامکردنی گەنج بۆ پشتیوانیکردنی گەنج لە بواری سیاسی فکری لە بواری حزبی لە بواری فەرهەنگی لە زۆر بواری تردا دەردەشەکرا. یەکەم کۆنفرانسیشمان بۆ گەڵاڵەکردنی ڕەشنووس یا با بڵێم کارنامە و ئەجێندا و پرۆگرامی ئەو بۆردە بوو. خۆشبەختانە کۆنفرانس بە چاودێری ڕاستەخۆی کاقوبات و بە پشتیوانی مەڵبەندی ڕاپەڕین و لە پرساوی مەڵبەند و هەواڵەکانی کۆمیتەکان توانرا بە حزوری 182 ئەندام لە کوڕکچانی ڕاپەڕین کۆنفرانسێکی سەرکەوتوانە ببەسرێت. لە کۆنفرانسدا منهەجی بۆردەکە یەکلاکراوە کۆ بڵێن پێڕۆ پرۆگرام کارنامەی بۆردەکە گەڵاڵەکرا و ئامانجەکانی دیاریکرا و ئەنجومەنەکانیشی دیاریکرا. ئەنجومەنی باڵای بەڕێوەبردننی بۆردەکە کە ئێمە پێی دەڵێن یەکەی گشتی یەکەی سەرەکی بۆرد و یەکەی گشتی بۆردەکە و نوێنەرایەتی بۆرد لە شار و شارۆچکەکانی سنووری ڕاپەڕین تەشکیل کرا و دەستکرا بە کاروباری ڕاپەڕاندنی کاروباری ڕێکخراوەیی. بەداخەوە ڕەنگە لە فترەی ڕابردوودا بەهۆی بارودۆخی یەکێتی نیشتیمانی کوردستان چکە لە بیرمان نەچێ بۆرد ڕێکخراوێکی سەرف NGO نیە شوبه NGOیە پێویستی بە داعم و بە سپۆنسەری یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە بە دیاریکراوی. ڕەنگە نەمانتوانی بێت کارە گەورەکانمان بکەین چالاکە گەورەکانمان ئەنجام دێن. ئەویش بەڕێخمی ئەم دۆخەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان تێدا بوو. ئێمەش بەشێک بووین لە چڕکردنەوەی تواناکانمان بە ئاراستەی ئەنجامدانی کۆنگرەیەکی سەرکەوتوو بەشێک بووین لە فشار بۆی کە ڕۆژی کۆنگرە دیاری بکرێ و دوای ئەوە بەشێکی تر بووین لەوەی کە کۆنگرەیەکی سەرکەوتومان هەبێ. خۆشبەختانە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان چوارەمین کۆنگرەی خۆی سەرکەوتوانە ئەنجام داوە و کۆمەڵێک گۆڕانکاری گەورە بەدی دەکرێت لە ناو سەرکردایەتەکەیدا کە بۆ ئێمە وەکو بۆردی گەنجان مای دڵخۆشیە و جێگای پشتیوانیە و بۆرد لە دوا کۆبوونەوە یا بە بڵم لە یەکەم کۆبوونەوەی ساڵی نوێی خۆیدا پشتیوانی خۆی و پیرۆزبایی خۆی بە یەکێتی نیشتیمانی کوردستان دەربڕێەوە و داوای ئەوەی کردووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوەیەکی گشتی باشتر هەڵوێستە لەسەر پرسەکانی گەنج لەسەر خودی گەنج بکەوە ئەم بابەتە بە ئامانج بگرێ و گرنگیان پێ بدا لە بواری پەروەردەیی لە بواری پێگەاندن و لە بواری هێنانە ئاراوی زەمان و زەمینەیە کە شایستە بە ژیانی گەنجی هەرێمی کوردستان و منطقەی ڕاپەڕینیش پێوە داوامان کردووە کە منطقەی ڕاپەڕین منطقەیەکی زۆر گرنگ و گەرم و کاریگەرە بەڵام بەداخەوە دوورە لە بەهۆی نەبوونی مەکاین و کارگە و وەکو پێویست نەبوونی کەرتی تایبەت لە سنوورەکەدا هەلی کار لەو منطقەیە زۆر کەم و لاوازە وەک پێویستنی ئەمە بۆرد پشتیوانی لە گەشەپێدانی کاری کەرتی تایبەت دەکەین لە سنوورەکەدا بە ئامانجی ئەوەی کە دەرفەتی هەلی کار زیاتر بڕەخسێنی لە سنوورەکەدا و دەشمانەوێت یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگەی خۆیەوە باشتر پشتیوانی گەنجەکانمان بکا بە تایبەتی ئەو گەنجانەی کە لە ڕووی سەرمایی زانستیەوە هەڵگری بڕوانامەی جاجیان و حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت کەڵک لە تواناکانیان وەربگرێ. یەکەمین کارمان کە دەبێت لە کۆنفرانس بڕاری لێدراوە دەبێت ئەنجامی بدەین ئەویش ئامادەکردنی کۆنفرانسێکە بۆ گەشەپێدانی ئیداری ڕاپەڕین. ئەم کۆنفرانسە زۆربەی زۆری سێکتەرە جیاکان لە خۆ دەگرێت لە سنووری ڕاپەڕیندا بڕیاروە لە ساڵیادی ڕاپەڕیندا ئەم کۆنفرانسە جێبەجێ بکەین. پێشتر لە هەوڵی ئەوەدا بووین کە هەڵمەتێکی گەورە و بەرفراوان بۆ بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان بکەین. بەداخەوە ئێمە پرۆپۆزەڵەکەمان ئامادەیە بەرنامەکەمان ئامادەیە
و سیناریۆکەشمان ئامادەیە بۆ بەرهەمێنانی کورتە فیلمێک چکەم کورتە فیلمە لەگەڵ ستافێک دەگەڕێت لە شوێنە گشتەکان لە گوندەکان لە مەکتەبەکان لە کافیەکان لە بازار هەم دەمانوێت بە کۆمنت کاریگەریەکانی ئەم مادەوەژبەرەکان پیشان دەین و دواتریش فێلی سەر بکەین بەداخۆ نەمانتوانی لەبەر ئەم بارودۆخی کەتی کەوت بووین بەڵام تەمەنا دەکەین بە زووترین کات بتوانین ئەم کارانەمان بکەین. کۆمەڵە کاری هاوبەش بینرە لە ساڵی ڕابردوو کارە هاوبەشانە چۆنن و داهاتوو بەردەوام دەبن؟ بە دڵنیاییەوە ئێمە لە ساڵی ڕابردوودا نزیکی 1970 چالاکی بچووکمان بە هاوکاری و هەماهەنگی ناوەندی وەرزشلاوانی ڕانیە کە بەڕاستی ناوەندێکی زۆر کاریگەر و تا ئێستا زۆر ئەکتیڤە ئەنجامدا ئەم چالاکیانە چالاکی سنووردار بوون لە بواری تەندروستی هۆشیاری تەندروستی و لە بواری پیشەگەری و لە بواری پەروەردەیی و لە بواری گەشەپێدانی هزری مرۆیی خۆی لەو چوارچێوانەدا دەبیندەوە نزیکی ئێستا بە دیاریکراوی ژمارەکەم لەلانیە بەڵام پتر لە 2000 گەنج سوودمەند بوو پلانمان هەیە ئەم پرۆگرامەمان لەگەڵ ناوەندی وەرزشلاوان و لەگەڵ ژینگا و لەگەڵ زانکۆ و لەگەڵ هەموو ئەو بەڕێوەبەراتی توندوتیژی لەگەڵ هەموو ئەو سێکتەرانی کە معنین بە ژیانی کۆمەڵایەتی و سیاسی و گەنج لە سنوورەکەماندا پرۆگراممان هەیە کاری هاوبەشان لەگەڵ ئەنجام دەین چالاکی هاوبەش ئەنجام دەین بە ئامانجی خزمەتکردنی گەنج و بڵاوکردنەوەی هۆشیاری جیاجیا لە بوارە جیاجیەکاندا. ئەگە بڵێم جیاوازی ئەم بۆردە لەگەڵ ڕێکخراوەکانی ترچی ڕەنگە ژمارەیەک زۆر ڕێکخراوە بێت ئەوە ئێمە بینیمان بە جیاوازتر داخڵ بوون ئەم بەم جیاوازە شەوە درێژە بەکارەکانەوە سەرەتا دەمێ ئەوە بڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستە لە ڕابردوودا خاوەنی مەکتەبێکی گەورە و گرانی ڕێکخراوە دیموکراتیەکان بووە کە بە دڵنیاییەوە مەکتەبێکی زۆر کاریگەر بووە و دنیایەک ڕێکخراو و سندیکا و ئەمانەشی لە دەور کۆبوونەتەوە و کاریان کردووە و لەناو ئەوانەشدا دوو ڕێکخراوی ئەکتیڤ هەبوون کە چان کۆمەڵی خوێندکارانی کوردستان و ڕێکخراوی دایک و ڕێکخراوی ئازادی لاوانیش هەبووە لە گۆڕپانەکەدا بەڵام لەگەڵ هەمووانەشدا وەکو لە پێشەوە باسم کرد بۆشایەکی گەورەی درک پێکراو لە بواری گەنجان بەدی دەکرا فەراغەکەش کۆنگرە دوستی کرد و بەڕاستی ئەم بۆشای زۆری کە کۆبوونیوان کۆنگرێسی و چوارەوە ئێمە بە گرنگمان زانی کە بۆرد ئەم بۆشایە پڕ بکاتەوە چکە کاری ئێمە بەدیلی کاری کۆمەڵی خوێندکارانی کوردستان نیە کۆمەڵی خوێندکارانی کوردستان ڕێکخراوێکی پیشەگەرن لە لاوەندەکانی خوێندندا کار دەکەن کاریوان نوێنەرایەتیکردنە ئیشکردنە لەسەر پرسەکانی خوێندن و ڕێکخراوی ئازادی لاوانیش فۆرم و کاری خوان منهەجی خوان تقریبا ملزەمترن شێوازێکی جیاوازتریان هەیە ئێمە وەکو بۆرد بەدڵنیاییەوە بە هەمان ئەو جیاوازیانە بەردەوام دەبین و بەڵێنمان وایە کە تحقیقی هەموو ئەو ئامانجانەمان بکەین کە لە کۆنفرانسەکەمان بەڕسمی گەڵاڵەمان کردوون و بەڵام بەڕاستی ئاسانین بەڵام زۆر گەشتبینین سەردڵمان خۆشترە بۆردەکەی ئێمە نەش هاتووین زۆر ئەندامگیری بکەین تا ئێستا ئێمە 1310 ئەنداممان هەیە بەڵام زۆر دەمێکە پرۆسی ئەندامگیری و فەرمی ئەندامگیریمان ڕاگرتووە چکە پتر دەمانەوێت ڕێکخراوێک بین یا با بڵێم دامەزراوەیەک بین کە ئەم ستافە بەسە ئەم تەزەخومە بەسە هەم بۆی کە بۆردەکە ساڵانە یا چەند ساڵ جارێک خۆی پێنوێ بکاتەوە و هەم بتوانێت لە ڕووی سەرمایی مرۆییشەوە ئەم ئەرک و چالاکیانی کە دەکەوێتە ئەستۆی یان گەڵاڵی دەکەبراری لێدا جێبەجێ بکات نەشزانم لە داهاتوودا ئەگەر یەکەی گشتی بۆرد بڕیار بدات بە دڵنیاییەوە چکە ئێستا خەڵکی گەنجێکی زۆر هەیە داوا دەکەن کە ببن بە ئەندام لە بۆرد هەرچەند هەشت گلەیشمان لێ دەکەن چکە چاوەڕوانی گەورەتریان لە بۆردەکە کردووە نەحەقیشیان نییە ئێمە خۆمان بە مەسئول دەزانین بەڵێ دەبووە بۆرد لە ئاستێکی باشتر دەرکەوت بە لە ماوەی ئەو چەند مانگی ڕابردوودا بەڵام وەکو باسمان کرد دۆخی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر ئەوەندەی هەڵگرتووە ئێمەش نەمانویستووە هەم حزبەکەمان بارگرانتر بکەین و نەشمانویستووە سەرێشە و کێشە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دروستکەین بە قەدەر ئەوەی کە ویستومانە لە دۆخەکە تێبگەین و بەشێک بین لە سەرکەوتنی ئەوەی کە پێی دەگوترا چوارەمین کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆتایی نزیک دەبینەوە بەڵام دەمەوێت ئەوە بڵێم یەکێتی بەدیدی نوێتەمان لەدایک بووە لە سەرەتاوە و هەموو دەسەی دامەزرە لەو قۆناغەدا خەڵکانی گەنج بوون ئەم گەنجبوونە بۆ یەکێتی گرنگە
ئەم خوێنە تازای هەردەبێت لە جەستەیەکیشتی دابێت بۆردی گەنجان بەشیشی ئامانجەکەی ئەوەیە کە بڵێیەکێتی هەر بەم نوێگەریەوە بەردەوام دەبێت کە بۆ کۆنگرس نوێبوونەوە جارێکی دەر توشمیشی ناڵم ڕاستەوخۆ بەڵام هەر بە خۆی دامەزراندنی بۆردی گەنجان دیسان ئەم پەیامی گەیاندووە بە سەرکردایەتی تازەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پێش کۆنگرەش ئەم پەیامە گەیاندووە کە گەنج قبول ناکە فەراغی هەبێت حزوری نەبێت لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستاندا ئێستا خۆشبەختانە ڕاستە بەشێکی زۆر لە تێکۆشەرەکانی ڕابردوو لە ناو قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستاندان بەشانازیەوە بەڵام بەشێکی باش ینی لە سەدا دەتوانم بڵم 45 بۆ 50 زیاتری ئێستا کارکتەری تازە و گەنجی خوێنگەرم و گەنجی تازاتونێتە ناو سەرکردایەتێکەوە ئەمە بەدڵنیاییەوە سەهمی بۆرد و هەموو ئەو دامەزراوانەیە کە دانەوێتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە گەنجی بمێنێتەوە یەکێتی دەبێت بە گەنجی بمێنێتەوە گەر بە گەنجی نەمێنێتەوە ناتوانێت تحقیقی ئەو استراتیژە و ئەو ئامانجانە بکە کە لە ڕابردوودا قوربانی لەسەرداوە وەکە لە داهاتوودا دەبێت بە بەردەوام بێ لەسەری تقریبا ئەمە دەکەمە دوا پرسیار ئەزمون بۆ کارێکی لەم جۆرە کە نوێگەرێکی تەواوی تایە تا چەند گرنگە بخۆتان کەسێکن ڕاستە هێشتا هەر گەنجن بەڵام ئەزمونێکی زۆرتانە بواری ڕێکخراوی هەیە وە لە قۆناغێکی زۆر حساس و ناسکدا شاوی لە قیراپڕینی کۆمەڵی خوێنکاران بوون ئەزمونێکی زۆری ڕێکخراوەیتان هەیە و ئەزمونە چۆن دەگوازنەوە بۆ ناو ئەم بۆردە بۆ گەنجانە دەڵن کە ئێمە ئاوا کارمان کردەوە پێویستەمە شێوازە بەردەوام کاری ئێمە بەدڵنیاییەوە کاری من وەکو سەرپەرشتیار وەکو ئەرسەلان سەرەکیترین ئیش ئەوەیە کە بتوانین ئەزمموی هاوڕەکانمان دەوڵەمەند بکەین خۆی ڕەنگە منی زۆر گەنج نەمابم بۆ عیبارەتی کە بۆ گەنجەتی دەکرێت ئەوانە بەڵام حزوری من لە ناو بۆردەکە بۆ ئەو برادرانە زۆرتر دەوڵەمەندکردنی ئەزمموی کاری ڕێکخراوەیی و دیدی سیاسی و زمموی سیاسی و ئەزمموی ڕێکخراوەیی و ئەمانەیە بۆ ڕفیقەکانمان بۆ هاوڕێکانمان من بەش بە حاڵی خۆم ئیرەیم نییە هەموو ئەوەی کە من دەیزانم ئەوەی کە من فێری بووم ئەوەی کە من تێگەیشتوم لە ڕابردوودا بە شانازیەوە دیگوازمەوە بۆ هاوڕەکانم بۆ ڕفیقەکانم بە دڵنیاییەوە ئەزمون زۆر زۆر گرنگە ڕاستە خوێنی تازە زۆر زۆر گرنگە بەڵام ئەگەر ئەزمموی لە پاڵدا نەبێت ڕەنگە نەتوانێت زۆر بەرگە بگرێ بۆیە پێویستی بە ئەوەیە کە ئەزممونیشی دەوڵەمەند بکرێت اینجا ئێمە ئەرکەکەمان دوولایەنە هەم دەبێت زەخت لە یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین کە پەرەی زیاتر بە گەنج و دنیابینی گەنجەتی بدە و هەم لە پاڵیشیدا دەبێت یەکێتی نیشتیمانی کوردستان جارێککە لە ڕووی فکریەوە لە ڕووی پەروەردەییەوە ئەو سێکتەرانەی کە ساڵانی ڕابردوو هەیبوون دەبێت ئەمانە بە شێوەیەکی مۆدێرنتر ببوژێنێتەوە تەنانەت لە سەرکردایەتی هەرێمەکاندا دەبێت پەیمانگای کادران هەبێت دەبێت دەوراتی تایبەت بە پێگەاندنی کادر هەبێت دەبێت ڕوئیای گەنجی یەکێتی ڕوئیایەکی ڕوون و ڕاشکا بێ پێ ئەو سیاسەتە بێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەری بنیادنراوە و لەسەری جارێککە بەردەوامە بەڕێز کاک ئەرسەلان محموود سەرپەرشتیاری بۆردی گەنجانی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ ئەمە تەواوی زانیاریەکان بوو لەسەر ساڵی ڕابردووی بۆردی گەنجانی یەکێتی کە چی کردووە شارایەکانی چیوە پلان و بەرنامەی ئەم بۆردە بۆ ساڵی نوێ دەگەڕێمەوە لایەوە زۆر سپاس بۆ پەیامنێرمان هونەر ڕەسوڵ کە لە شاری ڕانیەوە لەگەڵمانە بووی بە هیوای سەرکەوتنی زیاتر بۆ گەنجانی شاری ڕانیە و تەواوی شارەکانی کوردستان بەڵێ ئازیزانێکێکی تر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆ بڕگەی نیگایەکە کۆمەڵێک وێنەی جۆرا و جۆر کۆمەڵێک وێنەی سەرنجڕاکێشی تایە با پێکەوە بینەری بڕگەی نیگا بین و دواترە گەڕێنەوە لاتان.
بەڵێ خۆشەویستان ئێستاش کاتی هەواڵەکانی کاتژمێرنەوە ئەچینە لای هەواڵەکان و دواتر بەردەوام ببین. سەرۆی شێرێم ڕایدەگەێنێ نیگەرانن لە ئاڵۆزەکانی عراق و هەوڵەکانیان بۆ هێورکردنەوەی دۆخەکە خستۆتە گەڕ. ئەو موشەکانی بۆ هەرێم هاتوون هیچ زیانێکیان نەبوو و ئاگادار نەکراونەتەوە کە موشک دێت. دەژڵێت بۆفتە شێریان بە مەبەستی سەرخۆشی سەردانی تاران دەکەن. ئەنجومەنی وەزیرانی یارێمی کوردستان بە سەرپەرشتی مەسرور بارزانی و خوبا تاڵەبانی سەرۆک و جێگری سەرۆکی حکوومەت یارێم کۆبەوە و دیشی خرایە سەر دوایین پەرەسەندنەکانی دۆخی عراق و ناوچەکە. تاچیریش لەوە کرایەوە هەرێمی کوردستان بە هیچ شێوەیە لەگەڵ گرژی و ئاڵۆزبوونی زیاتری دۆخی عراق و ناوچەکە نین. لە سەردانەکاندا بۆ شاری کەرکووک ئەندامانی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عراق تاچیریان لە خزمەتکردنی هاوڵاتیانی شارەکە کردەوە لە ڕێگەی جێبەجێکردنی پرۆژەکان بەتایبەت لەو گەڕەکانەی کە لە دوای پرۆسەی ئازادی عراقەوە دروست کراون و هێشتا تاپۆیان پێنەدراوە. وەفدێکی ئەنجومەنی نوێنەرانی عراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیان کردو لەلایەنە عەلی حەمادی جێگری پارێزگاری کەرکووک بە وەکالەت پێشوازیان دەکرا. کاسبکاران و خاوەن نووسنگەکانی ئاڵوگۆڕی دراو لە شاری هەولێر باز لە هۆکارەکانی ناسەخامگیری نرخی دراوەکان با تایبەتی دۆلار بەرامبەر دیناری عراقی دەکەن کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بەهۆی کێشەکانی عراق و گرژی نێوان ئەمریکا و ئێران گۆڕانکاری زۆری بەسەرداهاتووە. لە شاری هەولێر وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەت یارێمی کوردستان یادی 100 ساڵەی ئەحمەد دڵزاری شاعیریان کردەوە. دوای زیاتر لە 40 ساڵ لە دروستکردنی ڕێگەی بەستنەوەی نێوان هەرێمی کوردستان و چەند ناوچەیەکی تری عراق نوێکردنەوەی ڕێگاکە دەستی پێکرد و بەڕێریشە لە ماوەی کەمتر لە ساڵێکدا تەواو بکرێت. بەڕێوەبەرەتی تەندروستی کۆیە لە کۆنفرانسیی ڕۆژنامەوانیدا ئامارەکانی ساڵی 2019 بڵاو کردەوە. پۆلیسی پارێزگای سلێمانی تۆمەتبارێکیان دەستگیر کرد کە بەهۆی تەقەکردنەوە پشێوی دروست کردبوو. بەپێی ڕاگەیەندرابێکی بەڕێوەبەرەتی پۆلیسی پارێزگای سلێمانی کە وێنەیەکی بۆ کەناڵی گەلی کوردستان نێردراوە هاتووە دوای گەیاندنی زانیاری بە پۆلیس تۆمەتبارێک بە شێوەی هەڕەمەکی تەقەی کردووە دەستگیر کراوە. بەڵێ خۆشەویستان ئێستاش ئەچینە لای پەیامنێرمان ئەحمەد ئیسماعیل کە بەشێکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لە کۆلێژی پزیشکی ڤێتەرنەری لە زانکۆی سلێمانی لەگەڵمانە. ئەحمەد سڵاو لێ بێ و بەیانیت باش زانیاریەکانی لای تۆ چین بە ئێمە و بە بینەرانی بگەیەنیت. سڵاوتان لێ بێ سڵاو لە بینەران. بەڵێ چنوور ئەمڕۆ لە یەکێک لە سیمپۆزەکانی کۆلێجی پزیشکی ڤێتەرنەری لە کەمپی کۆنی زانکۆی سلێمانی کە درێژکراوەی زنجیرەیەک سیمینارە لەم کۆلێجە ئەنجام دەدرێت. ئەنجامدانی سیمیناری کۆلێجی پزیشکی ڤێتەرنەری بۆ زیاتر ئەو بابەتانەی کە لەم ڕۆی هەرێمی کوردستاندا پێویستە لەم کۆلێژە باسی لێوە بکرێت و قسە و باسی پزیشکی لەسەر بکرێت لێرە ئەنجام دەدرێت. بە تایبەت سیمپۆزیۆمی کۆلێژی پزیشکی ڤێتەرنەری لە درێژکراوەی کۆمەڵێک زنجیرە سیمیناردا لە زنجیرە سیمیناری ئەمڕۆیاندا باس لە وڵاخە بەرزەکان دەکەن لە هەرێمی کوردستاندا کێشە و گرفتەکانی و ئەو نەخۆشیانی ڕوبەڕویان دەبێتەوە. من بۆ قسە و باسی زیاتر لەسەر ئەم بابەتە لەگەڵ دکتۆر فەریدون عەبدولقادر گفتگویەک عەبدولستار ببوورە گفتگوی زیاتر دەکەین. دکتۆر بەیانیت باش. بەیانیت باش بەخێر بێن پێ خۆشحاڵ بووین. ڕاگری کۆلێجەکە ئەمڕۆ سیمینارێکدانێ. ئەم سیمینارە درێژکراوی چەند سیمینارێکی دیکە لەسەر چیە قسەمان بوو؟ بەڵێ لە ڕاستیە ئەمڕۆ ئێمە سمپۆزیۆمێکمانەیە. سمپۆزیۆم لە کۆمەڵێک سیمینار پێکاتووە لەسەر بابەتێکی گرنگ سەبارەت بە کێشە و نەخۆشیەکانی
ئاژەڵی وڵاخە بەرزە لە کوردستان و بە تایبەتی ئەسب. ئێمە وەکو کۆلێج و مامۆستایان هەستمان کردووە بە خێوکردنی ئەسب وەکو ئاژەڵێکی جوان، وەکو ئاژەڵێکی بەهێز لە وڵاتەکەمانە زۆر بووە، بە تایبەتی یانەی ئەسب سواری زۆر کراوەتەوە و کوردەواری خۆمان خەریکە وردە وردە بەرەوەوا گەڕێتەوە کە ئەسب بەخێو کا ژمارەیان زیادی کردووە. لەگەڵ ژمارە زیادبوونی و ئاوەدانبوونەوەیان هەستەکەین کێشەکانشیان زۆر بوونە لە ڕووی تەندروستیەوە. ئێمە ژۆکو کۆلێجی پزیشکی ڤێترنەری پزیشکانی ڤێترنەری بە پێویستمان زانی ئەم سمپۆزیۆمە ڕێکخەین بۆ مامۆستایان، بۆ خوێنکاران، بۆ ئەوانەی ئارەزووی بە خێوکردنی ئەسپیان هەیە گوێ بگرن بزانن ئەم کێشە تەندروستیانە چۆن چارەسەرەکرێن. ئێوە لەم بابەتێ ئەمڕۆ چی باسەکەن بەوردی؟ ئەمڕۆ ئێمە کۆمەڵێ بابەتمان هەیە. بۆ نمونە ئەگەر ئەسپێک قاچی بشکێت واتە تووشی شکان بێت چۆن چارەسەری بکەین، چۆن فریاگوزاری سەرەتایی بۆ بکەین و هەروەها نەخۆشیەکانی چین و چۆن ئەبێ ئێمە چارەسەریان بکەین و هەروەها هەندێک ئامۆژگاری و ڕێنمایی بە خاوەن ئەسپەکانەڵێن ئەوانەی کە ئەسب بەخێوەکەن ئەبێ ئەسب چۆن بەخێو بکرێت، چۆن بەڕێوە ببرێ، ئەبێ زۆر بەوریاییەوە لەبەرەوە کۆمەڵێ بابەتی زانستیە. ئەوان لێرە ئامادەن ئەو خاوەن ئەسپانە؟ ئێمە لە ڕێی مامۆستاکانمانەوە لە ڕێی ڕاگەیاندنی خۆمانەوە هەندێکیانمان ئاگادار کردوتەوە و بەوانیشمان و تۆ ئەوانی ترژ ئاگادارکەنەوە، یعنی زۆربەیان ئاگادار بوون ئەگەر بێن زۆرمان پێخۆشە. بەڵێ ئەگەر نەیەن ئێوە چۆن ئەتوان ئەم ڕێنمانیان پێ بگەین؟ ئێمە نەیەن ئەتوانین بە شێوەیەکی تر پەیوەندیان پێوە بکەین و دەرگای کۆلێجمان کراوەتەوە هەموو وەختێ چکە دام و دەستگاکانی حکوومەت بۆ نمونە فڕۆکەخانەی سلێمانی قایم قامیت زۆر جار تەلەفۆنمان پێ بۆکەن و ڕاوێژمان بۆکەن و سیمیناریان بۆکەین ئێمە لە شوێنەکانی خۆیان بۆ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری پزیشکی ڤێترنەری. بابەتە دەتوانین بڵێن گرنگە، زۆر گرنگە و پێمان خۆش بوو ئێوەش هاتن بەخێر بێن چونکە بێ لەمە ولا زۆر گرنگی بە بابەتانە بدەین و زۆر جار شتێکشمان لەبیر نەچێ هەندێ نەخۆشی هەیە لە ئەسپەوە لە گوێ درێژەوە لە وڵاخە بەرزەوە نەقڵە بێ بۆ مرۆڤ ئەبێ ئێمە ئاگامان لەوەش بێ لەبەرەوە ئێمە چەندی ئاژەڵ بەخێوکەینە بێ لە ڕووی تەندروستیشەوە ئاگامان لەو ترسناکیانە بێت. بەڵێ دکتۆر ئەمە دومین سیمیناری یەکەم باسی چیتان کرد بۆ ئایندە سیمینارەکان چۆن بێت؟ ئێمە هەر هەموو فترەیەک ماوە لە دوای ماوە کۆمەڵێک سیمینار پێشکەشەکەین لەسەر بابەتەکان. بۆ نمونە ساڵی پار سمپۆزیۆمێکمان کرد لە بابەتی کۆمەڵێک حاڵات. ئەم ساڵ ئەوە تەرکیزمان کردوتە سەر ئەسپ و ماین و ئەو نەخۆشیەکانیان لەوانەیە ماوەیەکی تر ئاگادارتانەکەینەوە ئەگەر لەسەر بابەتێکی تر بێ. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوەش بەخێر بێن. چنوور دەگەڕێمە لای ئێوە چالاکی ئەنجامدانی سیمینارەکە پاشکەمێکتر دەست پێ دەکات. پزیشکانی ڤێتێرنەری لێرە دەیانەوێت تەواوی ئەو بابەتە زانستیانە بخەنە ڕووکە لەم ڕۆی هەرێمی کوردستاندا بۆ ئەو خاوەن وڵاخە بەرزەکان کە بەخێویان دەکەن و بە تایبەت لە ئێستای هەرێمی کوردستان ئەسب سواری بابەتێکی گرنگە و یانە هەیە و زۆر گرنگی پێدرێت دەیانەوێت خاوەنی ئەو وڵاخە بەرزانە وشاری زیاتریان هەبێت و بتوانن ڕێنمایی زیاتر وەربگرن و لەو ڕێگەیەوە دەتوانن ئاژەڵەکان یان ئەو وڵاخە بەرزانە سەلامەت و تەندروستتر بن. هەموو ئەمانش لە ڕێگەی ئەم سیمینارەوە باز دەکرێت و دواتر لە ڕێگەی لایەنی تایبەت و پەیوەندیداری کۆلێژەکە خۆیەوە ڕێنمایەکان بڵاو دەکرێنەوە. بەڵێ دەگەڕێم لایەوە. زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئەحمەد ئیسماعیل کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لە زانکۆی سلێمانی لە بەشی ڤێتەنەریەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ تۆ، سپاس بۆ میوانەکەت. بەڵێ خۆشەویستان، ئێستاش کاتی گفتوگۆکردنی تەوەرەکانمانەوە ئەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان. ئەویش گفتوگۆکردن دەبێت لەسەر چەنگی دەرونی، لەسەر ئەو هەواڵ و ڕوودا و بڵاوکراوانی کە لە ڕاگەیاندن و تۆڕە کۆمەڵایەتەکانە بڵاو دەکرێتەوە بە هەواڵی ڕاست و ناڕاستەوە تا چەند کاریگەری هەیە لەسەر دەرونی مرۆڤ، بە تایبەتی تۆڕە کۆمەڵایەتەکان کە سەرچاوەیەکی سەرەکی بڵاوکردنەوەی هەواڵە ناڕاستەکان و بە تایبەتی لەم دۆخەی ئێستەی عێراقدا بزانین هەموو ئەمانە تا چەند کاریگەری لەسەر دەرونی مرۆڤ هەیە. بۆ ئەمە بەستەش میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئازاد ئەحمەد محەممەدمان کردووە دەروون ناس. مامۆستا گیان سڵاو لەبێ و بەیانیت باش.
زۆر سپاس بەیانی و باش سپاس بۆم دەرفەتەش کە ڕخسان زۆر سپاس بۆ تۆ بە خێرهاتی مامۆستا پێشێک کە بچینە سەر بارودۆخی عێراق و کاریگەری لەسەر دەرونی مرۆڤ پێم خۆشە ئەگەر بە کورتیش بێت وەکو دەروونناسێک ئاماژە بە جەنگی دەرونی بکەی بزانین جەنگی دەرونی چییە بۆی کە ئێمە و بینەرانیش تێبگەین و بەرچاوڕوونیمان هەبێت هەر بۆ شەی جەنگ یعنی بەرەنگاربوونەوە و بەگژاچوونەوەی کۆمەڵێ لە ئاڵۆزەکان بەرەو ڕووکردنەوەی مۆخ و مێشکی ئینسان بۆ تێگان و ئاڵۆزکردنی شتەکانی و بڵاوکردنەوەی ئەو حواسانەی کە هێتی و تەرکیزی نەمێنێ ئەوە هەر بۆ خۆی جەنگێکی دەرونی ئەتوانین بڵێن ساردی شەکە لەگەڵ مرۆڤ ئاکرێت. زۆر باشە ئێستا باسێکی ئەم بارودۆخی عێراق بکەین وەکو ئەزانی کە لە ئێستا بارودۆخی عێراق ناجێگیرە بە بەردەوامی لە ڕاگەیاندنەکان و لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوانێ هەواڵەکان بە بەردەوامی بڵاو ئەکرێتەوانێ ئیتر ئەگەر هەواڵەکە ڕاست بێت یان ناڕاست بێ ئەم بڵاوکردنەوەی ئەم هەواڵانە بە بەردەوامی تا چەند کاریگەری لەسەر دەرونی مرۆڤ هەیە؟ دیارە بارودۆخ بەشێکە لە شتە دەرونیەکان کە لە دەروون ناسا پێوترێ بیئە ئەو ژینگەی کە تیاژیت دیارە تا ژینگە ئاڵۆز بێ ژیان ئاڵۆزە بێ و ژیان تا بەرەو پێش بچێ پێویستیەکان و داواکاریەکان ئاڵۆزتر ئەکا بۆیە ئەمڕۆ لە بارودۆخێکی عێراقی ناجێگیرە بە گشتی هەچی عێراقەکانەیە لەسەر تا سەر بە هەرێمیشەوە کە ئیتر بتوێنێتێ ئێمە بەستراوین بەوانەوە بووە بەهۆی دڵڕاوچەیەکی زۆر زۆر و ناجێگیریەکی زۆر هەیە لە مێشتی هەموو عێراقیەک و هەموو تاکێک لە وڵاتەیە چونکە ژیانێکی ئارام و مستەقڕی نییە. بەڵێ مامۆستا باسێکی ئەم کاریگەریانە بکەین لەسەر مناڵ بزانین تا چەند مناڵ لە ڕێی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان و بینینی هەواڵ و ئەو زانیارانی کە بڵاوکرێت و تا چەند کاریگەری هەیە لەسەر مناڵ بە تایبەتی هەر بۆ خۆی کە تۆ باسی جەنگت کە دێکێک لەو بەشەی کە بێ بە جەنگی مێشک ئەو تۆڕانەیە کە بەردەوام بە ئاسانیەکەوێتە بەردەستی مرۆڤ بە تایبەتی مناڵ و بکە قوتابیان لە تۆڕە کۆمەڵایەتەکان کە ئەمڕۆ زۆر بە ئاسانی ئەکەوێت بەردەستی گەورە تا بچووک هەر لەگەڵکردنەوەی هەر پەیجێک و هەر لاپەڕەیەک و هەر شوێنێک کە لینکێکە چیتە سەری سێرەکەی خەبەرێکی زۆر ناخۆش یا شتێکی زۆر بەپەلا ئەمانەوە لێکا کە ئیتر بەڕاستی بەشڵەژەی زیاتر بیل لە کۆمەڵێک شت بکەیتەوە با زیاتر بینە سەرەوەی کە بڵێن چی لە مرۆڤ ئەکات تۆ مەبەستە زیاتر لەوە بۆیە لە کاریگەرێکە لەوێ لە قەلەقەوە دروستە بێت لە دڵە ڕاوچەوە دروستە بێت دڵە ڕاوچی هەر بۆ خۆی با بڵێن حاڵەتێکی فسیۆلۆجی دەرونیە لە ناخی ئینسانە کە بێ بەهۆی هێنان و دروستکردنی کۆمەڵێک ئاڵۆزی لە مێشکی مرۆڤە کە لە ئایکیۆ بە زاراوە طبیەکان ناسراوە بۆ خۆتەزانی زاراوە طبیەکان یا با بڵێن کارە طبیەکان وای لیان کردین کە بزانین ئەو کارانی کە لە مێشکا بێ و چۆن تەسیراتی لێ و چی وەرەگرێ بەشێک لە توێژاڵە و توێکڵی مێشکی بەشی پێشەوە ئەوە بەرپرسیارە لە حاڵاتی ئیدراکی یانی وەی کە تۆ هەستی پێ بکەیت و چۆن بەرەنگاری بێت و چی دەرکردەیە کە بێت چی دەرهاویشتەیەک دروستەکە بۆیە ئەو بەشەوە لەکە کە بڕیار بێ بڕیار بێ ڕاکەی بڕیار بێ تون و تیژبی بڕیار بکەی شەڕ بکەی ئەمەوە لێکە ئەو حاڵاتانە دروست بێ لە تۆیە تۆش کابینی کە حاڵ و دەرونیەکەی یا باری دەرونی و بیئەی ئەو کەسە ناجێگیرە ئەبێ بەخۆی دەرهاویشتەی کۆمەڵێک هۆرمۆنات لە لەشی ئینسانە کە بێ بەهۆی تێکدانی بوارەکانی لەشت لە بیرکردنەوەت لە چۆن بۆ چوونت لەوەی کە ئیتر پەرش و بڵاو بێتەوە نەتوانی ئەوەی کە تۆ مەبەستە بەباشی ئەنجامی بێ چونکە مرۆڤ بۆ خۆتەزانی لە کۆمەڵی جملەی عەسەبی پێکاتەوە ئەویش لە پاراسیمپاکتیک لەگەڵ سیمپاکتیک کە پێوترێ جملە ودیە و جملە شبە ودیە ئەم شتانی کە لە لەشی ئینسانە یا هۆرمۆنێکی قەلەق و تەوتر دروستەکە ئەدرێنالین یەکێکە لە هۆرمۆناڵی ئیتر کە تەوازونی ئینسان تێکەدا ئەو هۆرمۆنە زیادەکە کە زیادی کرد لە لەشی مرۆڤ ئەبێ بەهۆی قەلەقیەک و نازانێت چۆن بەرەنگاری شتەکان ببێتەوە ئەمە یەکێکە لەوانەیە کە جەناب تەفەرمووی مەسەلەن تەسیراتی چییە لەسەر مناڵ یا لەسەر تاک بەعام بەئەکید تۆکە ئەو هۆرمۆنانە ناجێگیر بوو تەوازونیتیان ئەمە مانای بیرکردنەوەی تۆش باش نابێت کە باش نەبوو تۆ ناتوانانی بەرەو ڕووی ئەو شتانە ببیتەوە بە باشی
زۆر باشە مامۆستا بەڕێزت باسی لە قەلەقی و دوودڵی کە ئەمانی کە باس ئەکرێ بێتە هۆی قەلەقی و دوودڵی لە ئینسانەکانە ئەم قەلەقی و دوودڵێ تا چەند کاریگەری هەیە لەسەر کاری ڕۆژانە بۆ منە ببورن کە ئەچیتە شوێنی کارەکەت بانیان هەڵەسیت بۆ منە تیڤەکەی تەوانێت تەماشاکەی لە زۆربەی کەناڵەکانە نووسرا بە پەلە و هەواڵێک دانراوە ئەچیتە دەوام لە ڕێگا ڕادیۆەکەی تەوانێت هەر بە هەماشەوە هەر باسی جەنگە و باسی ئەم هەواڵانەیە کە هەیە تا چەند هەموو ئەمانە کاریگەری لەسەر کاری ڕۆژانی فەرمانبەرێک هەیە بۆ نمونە لەسەر مامۆستایەک هەیە لەسەر کارمەندێک هەیە تەم بە دڵنیایی لەبەروی کە وتمان ئەو هۆرمۆنانی کە دەرەکەی لە ئەنجامی چی دەرەچێت لە لەشی ئینسان لە ئەنجامی بیستنی ئەو حاڵەتە شڵەژاوانەی کە ئەبێ بەهۆی تێکدانی بەرنامەی ژیانی تۆ باشە تۆ ڕێ وڵام ئەو کات ناتوانێت کارێکی بە باشی بکات دڵنیایی تەبان بۆ ئەڵێ میسە منە چم بەرەوە مەکتەب پێشەوەی کە بڕۆم بەرنمەیەکم دانەوە لە مەکتەبات چی بکەم و چی نەکەم و شتەکانم بۆ خۆم ڕێخستەوە فەرمانبەرێکە ڕازانێت ئیشەکانی ئەمڕۆی چییە و خەڵکی چۆنیە بۆ لای تو چۆن استقبالی خەڵک بکە بۆی کە تۆ خۆ دەزانی یەکێ لە ئەرکە هەرە پیرۆزەکانی فەرمانبەرەوەی کە و کەسەی ئەچێ بۆ لای بتوانێت دەرونێکی ئارامەوە بتوانێت ئیشەکانی بۆ جێبەجێ بکە بەڵامەوە بۆ خۆی پێشەوەی بگاتەوە هەرچی شتەکانی پەرسو بڵاو بۆ نازانێت چۆن بیر بکاتەوە حواسەکانی لەسەر چی ئاستێکا تەرکیز پێ بکە کاتێک کە تۆ لە حاڵەتێکی زۆر هیلاکیە تۆ ئەو کاتێک کە حاڵەتێکی هیلاکی و شڵەژاوی و ئەو عسابەی کە هاتەوە ئەو هۆرمۆناتی کە لە لەشتا هەموو تەوازنی توی تێکدا باشە چۆن ئەتوانی ئەو شتە باشە پێشکەش بە بەرامبەرەکەت بکەیت ئەگەر مامۆستای بۆ قوتابی ئەگەر مامۆستای لەگەڵ مامۆستایە ئەگەر ئیدارات و بەڕێوەبەرەکانە لەگەڵ مامۆستاکان چۆن ئەتوانێت ئەم کارانە جێبەجێ بکە ئەکید بە هەمووی تێگەچێ یا زۆر جار هەیە لە ئێستا حاڵاتی خاستن ئێمە لە شەرقی ئەوسەتا چونکە بەردەوام ئەم کاریگەریانەمان لەسەر بە ئاسانترین شێوە خەڵکی هەڵەچێت بە ئاسانترین شێوە لەسەر جادە لە ناوپاس بە سیارە لە دابەزین لە وەستان خۆمان شتانەمان زۆر بەرەو ڕۆ بێتەوە یا سێرەکە یەکێک شتێکە فرۆشە لەسەر عارەبانەیە تۆ چی شتی لێ بکڕێڵێ ئەوم بەرێ زۆر بە هەڵچوونێکی ناخۆشە پێتەڵێ بۆ چکە بەردەوام و لە حاڵەتە قەلەقی ئاژیت ئەی چۆن حاڵەتی تۆ باسەکەی چی وای لێەکە ترسی ئەو وای لێکا کەژدیانی بەیانی ئەمان نییە نازانێ بەیانی چیە بێ لەوانەیە زۆر جارێمە لە ماڵەوە سە زۆر جار باسەکەن وڵا فلان شاریا فلان شوێن ڕایان کرد ئێ باشە خۆ تۆش تا هیچ نەبڕ ڕاکەی چی وان لێکە ئەو توێژاڵی سەرت وان لێکە ڕاکە بڕۆ وەرە هەست بەواکی تۆوان لێت بۆ من ترسەوەکو ترسی چی وایەت یا تا دروستە بێ بۆ نمونە ترسی مردن من بزانم بمرم چی لێ دروستە بێ ئەگەر بزانم بزانم بەیانی ئەمریکایەت و ساروخێکردنەیە دوور بێ بە سلێمانیا بە شارێک یا بە هەرێمەوە بیرمەکەوێت و کاتی خۆی ڕامان کرد چی خۆشەویستانمان لەدەست چوو چەند کەس مرد لەو ڕێە خەڵک برسی بوو هاتەوە ماڵی نەما هەمووی بیر لە خۆ ئامادەکرد نکاتەوە چی لە ژیان تەکاتوێ بێتەوە بە شێوەیەکی زۆر ئاراستە و ڕێکوپێک بڕە بەڕێ و مستەحیلە جا قوتابی و خوێنکاری نەکبەتیش لەم کاتەیە کە ئێستا حاڵاتی تاقیکردنەوەکان و خۆئامادەکردن و خۆئامادەکردنە بۆ هێنانی نمرە و مامۆستا دواتر باسی کاریگەریەکانەکەین لەسەر خوێندکار لە قسەکان تا ئاماژەت بەوە کە کاریگەریە ئەم جەنگە دەرونیە کاریگەری هەیە لەسەر کاسبەکانی بازار زوو هەڵەچن ئەگەر هەر باسێکی بازار بکەین ئەم جەنگە دەرونیانە ئەم هەواڵ و بڵاوکراوانە تا چەند کاریگەری هەیە لەسەر بەرزبوونەوەی نرخ لە بازارەکاندا جارێ سەر هەموو شتێک تۆ وەکو جەناب ئاماژەت پێکرد لە تۆڕە کۆمەڵایەتەکان یەکسەر باسی بەرزبوونەوەی دۆلار و خۆی مەسەخۆ دەزانیستە خۆ دینار کار ناکایەوە لە شتەکان بووە بە دۆلار ئەڵێ بەرز بووە کە بەرز بۆ کابوو نرخ بەرزە بێتەوە یەکە نرخ بەرز بۆ تۆ ئەی تۆ موچەکەت کووە وەڵام موجەژ نییە تۆ حاڵەتێکی دەرونی ئەمێ بژیت ینی تۆ بیر لۆ بکەت و مناڵەکەت بەیانە چێ بۆ مەکتەب چی تێبی خاتە گیرفانیەوە پلانەکەت داناوە بە پاس هات و چۆکە زۆربەی زۆرمانەیە لە کۆلیژەکان و تەنانەت سە بۆ نمونە قوتابخانەکەی لای منەمووی بە پاس هات و چۆکە ئەو 25,000 پێ زۆرە ئەی سێ مناڵی چۆن چواری هەیە چۆن ئەو کاتابی 75,000 بۆ ئەم بەرزبوونەوەی بازار کە جەنابەت باسێکی لە بە تاڵشت بەرز ببێتەوە ئەزانی یانیسی هەر بۆ خۆی ئەو جەنگەیە کە تۆ باسێکەکەی وەکو یەکە بێ یەکێک بێ یەک چەوشی زلبا بە تاوقی سەرتا هەموو ڕۆژێک نەکەم و لەژەوە هەموو دەقەیە چکە بۆ کە تۆ ڕۆی تۆ داوا لێکرێ ئەمڕۆ قوتی ئەمڕۆ چییە ئەم جەنگە دەرونیە بە شێوەیە کاریگەری لەسەر هاوڵاتیان دروست کردووە کە ڕویان کردوێتە بازارەکان بۆ کڕینی زەخیرە و شتمەک بە
وا هەستەکەنیان دەرونیان وا دروست بووە لایەن کە خاڵە سنووریەکان داخرێ نرخی شتمەکەکان بە تەواوی بەرز بێتە یانێ پێشەوەی کە نرخەکە بەرز بێتەوە ئەوان شتمەکی خۆیان بکڕن بۆ ئەمەمان بۆ دروست بوولانێت تۆ پرسیارەکە لای بەڵێ باش منێک کە چەند جارێک ئەوم بینی بێ باوکیشم چەند جارێ بینی بێ باپیریشم بینی بێت یامیان باسییان کردبێت تا ئێستا ئەی ئەو ترسە لە منام ماوە تۆی گێنم بەکێ بەوەچەکان وڵی خۆمان حازرکردن وا بزانام ڕاکەین ئەو مناڵی گوێی لێ تۆ خۆشت نییە بۆ ئەو قسە بکەیت دراوسەیە کە دێ بۆ میێوان ناری تو خۆل لەگەڵ خێزانەکە لەگەڵ کوڕە گەورەکە لەگەڵ کچەکەت باسەکەی بەخوا وەزعیکی ناخۆشە بەخوا سەرمان لێ شێوێ و ڕاکەینێ ئەو مناڵە خۆی تەسەورەکە قەلەقەی لە توێ ئەبێت چی لەو بکە جا زۆر جاڵەتی بیری دێ فڵان کەس باوکی وای لێ دایکی وای لێ لە ڕێگەیانی کا بوو تۆ بێ خۆ ئامادە بکو کە ئەڕووی بۆ ئەوێ ئەم کەس عزیزانە لە دەست چێ ئای لە برسا لە ترسا لە سەرما جا ماشەڵڵای مەش هەمیشە لە مانی 1 بۆ 3 ئەم دیارەمان بەردەوام بۆ ئامادە کراوە لەوا چێت تەمەنی ئەوە بچوو بێمە زۆرمان بینی ئەوانی پێمەش زۆرتریان بینی هەمووشی ماوەتەوە بۆ ئێبە وەکو کللتوری ترەبێ مەشانازی بۆ بکەین کە ساڵە ڕ ساڵ دووبارابێت کەیتەوە نەماڵە ماوە نەحاڵە ماوە نەموچە ئەمێنێ ئێستا تۆ نەکەوە ئێمە هەتا کاتی خۆی کە هەرێمیش ما بڕێن ئارام بوو کە لە بەغا شتێک بوو بە یەکسەر لێرە دڕڵە ڕاوکە دروستە بوو بۆ چکە تۆ هەستە کرد کە ئەو موچەی تۆ لەویەوەیەت یەکسەر ئەبڕێ ئەو تای سە بەسیت سەب مەفروز بوو ئەمڕۆ هەچی مامەستایان و پەروەردەیە ئەمڕۆ موچە وەرگری بەڵام نەدرا ئەیکە نەدراوی سە تۆ تێ بە دڵێکی منە ئارامەوە بچی لەگەڵ قوتابیەکانە دانیشتی و لەگەڵ مامۆستاکانەوە بێم لەگەڵ جەناب تۆ بچمە بازار بە دڵێکی زۆر ئارام و گیرفانێکی پڕ و بیر لە بەیانی نەکەمەوە بەکی دەمانە هەمووی جەنگە دەرونیانەیە کە لەگەڵ ئێمەیکەن زۆر جار بازرگانەکانیش ئەم جۆرە ڕووداوانە بە هەلەزانن ئەچن شتمەکە هێنن یا قۆرخەکەن لە کاتی کە نرخ بەرزەبێتەوانە ئەنجا شتمەکەکانیانە خەنە بەرچاوی هاوڵاتیان و بۆی کە پێیان فرۆشن مامۆستا پێم خۆشە لە ئێستا باسی خوێندکاران بکەین هەروەکو پێشتر ئاماژەت پێ کرد کە ئێستا کاتی تاقیکردنەوەکانە ئەم جەنگە دەرونیانە ئەم بڵاوکراوە و ڕووداوانەی کە ڕوئەیە تا چەند کاریگەری هەیە لەسەر تاقیکردنەوەی خوێندکاران و خوێندکاران بۆی کە نمرەیەکی باش بەدەست ناهێنن وڵای بۆ خۆ دەزانی ناسکترین توێژی کۆمەڵ ئەمڕۆ مناڵ و خوێندکاران هێتر ئەمە شتێک نییە ئێمە ناڵێن ئێمە کە گەورین لەو توێژەنین بەڵام کاریگەری ئێمە و زروفیش لەسەر ئەوانە چکە ئەوان بە کۆی گشتی چاویان لە دەست گەورەکانی خۆیانە ئەو بەرنمێکیانە چۆن ژیانێکیان بۆ دابینکەن ئەو کەسەی کە دابینکەری ژیانەکەیە بۆ خۆی خەلق و هیچی بۆ ناکرێت ئەی ئەو کەسەی کە بەرامبەر و لەژێر دەستیا بێت چۆن بیر لەوە بکات و ئایا شتانی چۆن دەسەکەوێت ئەکی دەسی ناکەی باشە تۆ لەو حاڵەتانژان لە ماڵەوەی وەکوتم حاڵەتی دەرونیت باش نییە تەمەەن حاڵەتی دەرونیەکانی مەڵێن کۆمەڵی شت دروستەکە خۆ ئەم حاڵە دەرونیانی کێمە باسەکەین هەر بە حاڵەتی دەرونی ناوێ بین بەڵام بیرن نەچێت کۆمەڵی عیلەتی بەدەوان کە پێ بەعربی پێڵێن عیلەل ئەم عیلەلانێک کە هەیە بۆ نمونە دڵە ڕاوکێ زەخت بەرزەکاتەوە نەفەس دایمەن بەسەریعی و بەهات و چۆیت زەخت بەرزەکاتەوە هەموو ئینسانێک یعنی کێشە تەندروستەکان زیاد ئەبێ جاری وای بە بەهۆی نەخۆشی یعنی مەوان لێکا شت هەیە درێژخایەن هەیە کوتخایەنەکان تا ڕادەیەک چاراکرێ بەڵام جاری وای لێ دەبێت بە نەخۆشیکی مزمین بێ بەهۆی توشببوونی ئەو دڵ ڕاوکێتە بێ بەهۆی بەرزبوونەوەی فشاری خوێن و زۆر کەس دیسە تۆ لە شارەکە بیبینە جاران بۆ ئەوە زۆر نەبوو ئەم دڵە ڕاوکێ بۆ زەخت و شەکرە و ئەم نەخۆشی شێرپەنجە و چییە کواوەنە زۆر بوو کوا خستەکانی هیوا بوو بێگومان ئەی ئێستا بۆ هەیە بڕبزانە بەرەکەوێت بۆ هەر ماڵێکە شێرکە شتێکی تامە هەر لە حاڵە دەرونی و جگەلەوەی کە بەشێکی پەیوەندی بە خواردنەوە هەیە بەشێکی پەیوەندی بە جەنگی دەرونیەوە هەر خواردنەکەش وان لێکا قەڵەویسە تۆ زۆر شتە خۆیت بدڵ ڕاوکیەوەی خۆی دڵنیانیت لەوەی لە بازاڕاکەوەی خۆ چییە یاوەی کەی کڕی بۆ ماڵەوەی هێنی چییە زۆر جار لە ماڵەوە کە مناقەشە دروستەوەی کرد بەخوام خواردنەوەی لێکردین هەمووان تووشی نەخۆشی بوو ئێدە باشە دەوەرە بە ئارامی بیخۆ بەڵام جاران خەڵکی ساوەرێکی خوارد زۆر بەخۆشی ماستێکی خوارد و زۆر بەخۆشی لە هێل لە کولانەکە هێلکەیەکی دەرێ لەشێکی ساغی شەبوو لەشێکی ساغی بوو بۆ شاخ و داخێڕ ئێستا لادیەکان نەماشت نەما هەموو شتەکان بووە بە مادە مادەش کە بۆ چووە دەستێکی تاجر و چووە دەستێکی بێ یاسا و چووە دەستێکی بێ پلانەوە بۆ نمونە لە موچە و لە دابینکردنی ژیانی خەڵک ئەکی دەم کاریگەریانە گەڕێتەوە بەسەرکێ با بڕێنەوەی پرسیارەکەی جەنابەت بۆ سەر خوێندکار
خوێنکار تعامل لەگەڵ چیەکە لەگەڵ کۆمەڵێ مامۆستا و مجتەما و کۆمەڵێک لە ماڵەوە کە بیئەی ئەو مناڵێ ژینگەی ئەو مناڵێ کە دایک و باوکە هاوڕێکانێتی مامۆستاکانێتی بێگومان ئەی باشەوەرە تۆ ئەم کارە دەرونیە لە خۆی لەسەر گەورەکە هەیە باشە یە تۆ سەر تۆ دووبارە لە ماوە وەرە بابزانام تۆ چۆن سایەکەی بێگومان خۆ زۆربەی ماڵەکان ژووری تایبەتیان نییە بۆ مناڵ هیوایە یەک ژوورێکی لەوانێت حەوهەشت کەسی تیا بێژ تو چۆن دەتوانێت و ژینگە ئارامی بۆ دروستکەیت لەو هەواڵی مەسەلەن عەلامانە و خۆت و بازاڕ و لە پڕۆکۆڕیمان شێتێک و ئەویش دانیشت و بێگومان مامۆستاگیان کاتمان زۆر کەم ماوە پێم خۆشە دوڕێنمایی بە ڕێزت وەربگرین بە تایبەتی بۆ خوێندکارانەوەکۆ بە ڕێز داماژت بێگە کە ئێستا کاتێکی ناسکە و کاتی تاقیکردنەوەیانە ڕێنمایی تۆ بە خوێندکاران چێ چۆن هەڵسو و کەوتکەن لەگەڵ ئەم بارودۆخەیە وڵی من ئەوە نێم داوایە ناتوانم بڵێم تێک هەڵمە بن بۆ بەڵام هەڵ بن لەبەروی ئەم کارانە ئەمنە زۆرمان بینی و زۆرمان بەسەر هاتووە و تێپەڕی و جاریش کە ژیان دروست بۆ تۆ چکە ژیان بەردەوامە لەبەرەوە هیوادارم ئەمە لە بخۆزنەوە نیکەن بۆ دڵ ڕاوکیێوانە بە جێبێڵن بۆ گەورەکانیان کە دایکە و باوکە و کەسێکە کە لێ پرسراوە هەوڵ بنەوە کاتانیان بەشکەن ناچارنی تر هەندێشت هەیە بێ حاڵەتەکان لە خۆت دوور خیتەوە چکە بەدەست من و تۆ نییەوە شتێکە وەک فەرزکراوە بێ بەسەرمانە فەرزکراوە لەبەرەوە بتوانین بە شێوەیەکی ئارامتر بیر بکەینەوە بۆی ئەو هۆرمۆناتی ئەدرناڵینە کە لە لەشی ئینسانە زۆری فراس دەکات بەهۆی تەوەتر و قەلەقی و دڵڕاوکەی زۆرەوە کەمتر بکاکە کەمتری کرد دیار ئاساب تۆزێ هادێترە بێ لەبەرەوە بیر زیاتر لەوە بکاتەوە کە کارەکەی ئەو کارێکی ئاسانکاریترە لە خۆی و کتێبەکەی دروست بووە لە خۆی و هۆڕی تاقیکردنەوەکەی دروست بووە داوام لە مامۆستایان لە سەرجەمی مامۆستایانیش ئەوەیە کە بە دەرویەکی ئارامترەوە بتوانن لە کاتی تاقیکردنەوەکە دوور لە تووڕەبوون و لە کۆمەڵێشدی ئاسانکەرێکی باش بۆ قوتابی بکەن چکە بەڕاستی ئەم فرسەتانە دووبارە نابێتەوە و کاتێکی کەمە دەستەکانە خۆش بێت مامۆستایان زۆر سواز بۆ مامۆستا ئازاد ئەحمەد محەممەد دەرونا زۆر سواز مادومان کردی زۆر سواز بەڵێ ئەزیزان ئێستاش ئەچینە لای پامنێرمان کاروان لە دوهۆکە بەشێکی ڕاستەخۆ لەگەڵمانە ئێسا کاروان سڵاوە لێبێ و بەیانیت باش زانیاریەکانی لە ڕۆژ لای تۆ چییە سەرەتا پێمان بڵێ کەش و هەوا چۆنە لای تۆ بله دمت باش بیچنور دم بینرین گله کردستان باش بیتن افریقا جو گله کی سارل دیف پیش بینین کش ناسیه جران گل سنتر پارێزگاه ها دهو که بفر باریتن و کوهنجی زانن کو ما ایکه حیفازستان کو لسرانستری هرما کردستان با باروان و اروستان بفر و باران جید بارن تایباتی جل پارێزگاه ها دهو که کو پارێزگاه کاچیاییه جاوی ولاتیان لگرم کرنه کو وجا چه پرکا کاره ببیتن یانجی پرکا بلافکرنا گازه بیتن هرچند رژه کاواستا نهاتیه بلافکرن کو خلک دهو که همی به مفادار ببیتن بلافکرنا گازه بس بوزیدتر زانیاریان مامۆستا یوسف باجلوری برپرس بلافکرنا گازل پارێزگاه دهو که جنا بلافکرنا گازه دا باشکرنا گازل دفمه مامۆستا اگر کارم که وره بوم زانیاریان بدهی او رژه گازه بوم بده دیارکردن اول بردست هوا کت افساله دا چند هاتیل بردست هوا بله وگاوه حتی وگاوه 6037 کابل میت دابش کرین پرکا وکیل 22 وکیلا و 4700 یاور گرتی 1300 ماین بس دابش کرین یا بر دوامه و هم حس که پرکا و اوت نور گرتین زیترین دم بین دف مدام بشم باراخوار گرنش گاز اسپی مامۆستا دەستپێکێژی ماگوت ئەف ڕێژە هەی وەکو پێدوی عنی تو دیف زانیاریێنتە خەڵکامی دێمەفادار بیتن شوەرگرتنە گازەیانە خودی حتی وگاوی خەڵکامی مفادار ژێناوێت بەس پامەش بەڕۆژکێ دەست پێگیری بەڕۆژکێ بێ منطقەت فەقیرە ئەمە شوێنە دەست پێگیری و حتا وێجا هەندیا بۆ مەتێکی ئەم دیار ئینشڵادیا بەردەوام بیت و ئەم حەزکەنی هەمی وەرگرن بەس پاوێجا دیف چێبینا پێ چێبینا بێ کالی چەند بۆمە ئێ مامۆستا ئەو ڕێژەل بەردەست چەندە وێگاوێ کامیە ڕێژە خۆ چەندە خودی ئەوەل بەردەست ئەو بەس دایرە گازە زانیت ئەو تشتێکە تاوی وای ئەس زانم
بەێ هەوە چەند مۆیەک و باڵافکەن ینی ڕێژێک مال بەردەستی و هەندێک وڵات بله ئەمای دیواجبێکی دیژیمە ئەسبوعابێت ئینشاڵا دەواجێکی دەست پێکەین بەس مەرێت ئەوە خلاص بیت ئەم دەستێک واجبێکی دەست پێ بکەین بژام حەسکەین و خەریزی کابێت وەرگری دام زیاترین بشین خزمەتە خەلکی خۆ بکەین مامۆستا ئەولەویەت بوو کێیە کی دێ وەرگریتن یعنی هەر وڵاتێک دەشێت وەرگریت یانژی ئەولەویەت بوو کیش کەس خودی ئەوە مرکز 230 هەیەکەوە دەست پێکردی حتا و مرکز خلاص بیت دەچینە مرکزەکەدی مامۆستا بێژین پرسیارەکەدی گەلک وڵاتیان گازن دەرسەر هەیە ئەو پلێتێن گازی ئەڤێن پار ئەو چاوە گاز دەهێت ئەدام بووانیان وڵ ئەو پلێتێت پار ئەوێتمە دابشکرین ئەو نەماینە ینی چونکومە حتا هەیوا پێنج ئێکی هەیوا پێنج بریار بۆ کۆبێدا ڕاوسڵاندن حتا بیستی هەیوا پێنجی هەر دیسە هەرمە یادا بەشکری و ئەندیان مای گازی کری گەلێک جارە پەمی دەستگەهێت ڕاگەهاندنێ و کەس نهاتی ئەوێت نهاتین ئەو حەقیوە نەمایە مامۆستا تا چ زانیاری لەسەر دەڤەرێن جیایی هەنە بۆ دابشکردنا گازێل وان دەڤەرەکە چاوەرگرت خودی دەڤەری جیایی نەتاوەی منە بەسمە دو ناحیەتین بسەر قەزا دووکێڤەنە ئەو هەر دومەی دابشکریم ئەو چم منەمایە جهنەمای نەمەنەدای مامۆستا ڕێژە و ئەمەلەکەک و ئەف ڕێژە بەردەستەیە باڵافکەن ڕێژایەکە دیژی بهێتنیان بەلێ ئەکی جۆژێکا دیژ دێت دەست پێکەین ئینشەڵا ئەسبوعابێت دەست پێکەین مامۆستا دەستخۆش مامۆستا بەێ چنۆر ئەڤە زانیاریان مامۆستا یۆستەوی بوون و بەرپرسێ باڵافکردنا گازەیە ئەف گازە تێتە بەردەست هەروکە لژنە باڵافکردنا گازەیە پارێزگە ها دهوکێ چنۆر بەریک و ئەم دماهیک بینین تشتێ نەخۆشل vêrê بوو karê rojnamevaniyê ev e li parêzgeha dihokê heta ku tu zanyariya rêveberiyên parêzgeha dihokê bi destxwe bêxî gelekî av zehmet e ji ber ku ji dihî were meviya ku em zanyariyan li ser bihayê emperê karebê û herwasta dabeşkirina karebê jî wergirîn lê me gelek bizavkirin bersiva peywendiya me ne hata dan gelek rêveberiyên dî meviya ku rêja baranbarînê bizanîn ev du sê carin em bizavetkeyin ku rêja baranbarînê bizanîn rêja beferbarînê bizanîn keşnasiya dihokê bersiva peywendiyan nedatin rastî jî tiştê zehmet bo rojnamevaniyê ewel vêre rêveberiyên parêzgeha dihokê wekû pêdivî tarîkarnînin bû dana zanyariyan bû kenal ragihandinê taybetî jî em xwe zanîn wekû kenalê gelê Kurdistan me gelek bizavkirin rêveberiyên dî jî werbigirîn bizanîn kanê bêjin bihayê karebê çend e bizanîn rêja baranbarînê gel sala par çend e lê mixabinî ve bersiva peywendiyet me nahête dan çinor ev ew zanyarî bûm taybetî jî li ser balavkirina gazêt me dayîne heve زۆر سپاس بۆ پەیامنێرمان کاروان کە بەشێکی ڕاستەوخۆ لە شاری دهۆکەوە لەگەڵمان بووی بەڵێ ئازیزان ئێستاش لە شاری دهۆکەوە ئەڕۆینە شاری هەولێر و کاروانمان لەگەڵا ئەویش هەرناوی کاروانە کاروان سڵاوە لێ بێ و بەیانیت باش چنور سلااو دەبێ بەیانیتان باش بەیانی ئێوە سەرجەم بینرانی کەناڵی گەلی کوردستان باش دیارە ئەمڕۆ لە هۆتێلی شیراتۆن لە شاری هەولێر وەزارەتی خوێندنی باڵا یەکێک لە چالاکیە گرنگەکانی خۆی بۆ ساڵی 2019 لێرە ئەمڕۆ ڕادەگەێنێت کە ئەویش ڕیزبەندی نیشتیمانی زانکۆکانی هەرێمی کوردستانە ڕیزبەند نیشتیمانی زانکۆکانی هەرێمی کوردستان دیارە لەسەر چەند پێوەرێک و لەسەر چەند خاڵێک با بڵێن ئەنجام دەدرێت بەوەی کە کام زانکۆیە بتوانێت ئەو کۆمەڵە خاڵە و ئەو کۆمەڵە با بڵێن داواکاریانەی کە لی داوا دەکەیت جێبەجێ بکات دەچێتە ڕیزمەندی نیشتیمانی بۆی شەبڕچێ لەسەر پلەکانی پێشەوە بکە ئەمە بۆ ساڵی چوارەمە ئەم ڕیزبەندیە ئەنجام دەدرێت چنور من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر ئێستا لەگەڵ بەڕێز دکتۆر ئامان سعید ڕاوێژی کاری وەزیری خوێنی باڵا و توێژنەوەی زانستی قسە دەکەم و زانیاری زیاتر وەردەگرم دکتۆر بەیانی باش ئەگەر پێم بڵێ گرنگی ڕیزبەندی نیشتیمانی زانکۆکانی هەرێمی کوردستان لە چیدایە و تا چەند ئەم ڕیزبەندیە وا دەکات زیاتر و زیاتر پەرە بە خوێندنی باڵا و چوونە پێشەوەی زانکۆکانی هەرێمی کوردستان بدرێت لە با بڵێن لە ڕانکینگی جیهانیدا بەیانیتان باش زۆر زۆر سپاس بۆ ئەم دیدارە ئەمڕۆ ڕۆژێکی گرنگە بۆ جاری چوارەم ئەنجامەکانی ڕیزبەندی نیشتیمانی ئەوەی پێی دەڵێن ڕانکینگ
ئەنجامەدرێ ڕێزبەندی نیشتیمانی بریتە لە ڕێخستنی پێشبڕکێ لە نێو زانکۆکانە کە لەسەر بنەمای پێوەری زانستی و ستانداردی نێودەوڵەتیە ئەو پێوەرانەی کە ئێمە لەم ڕێزبەندیە بۆ ڕێخستنی پێشبڕکێکە بەکارێنین بریتین لە ڕنگدانەوەی سیاسەتی گشتی حکوومەت و دەوڵەت لە بەرامبەر گەشەکردنی خوێندنی باڵا لەلایەک لەلایەکی تریشەوە ئەو پێوەرانەمان دەستنیشان کردووە کە پێوەری نێودەوڵەتین و یارمەتی زانکۆکانمانەیە کە نەک هەر لەسەر ڕێزبەندی نیشتیمانی زانکۆکانی ناو کوردستانە دەرکەون لە هەمان کاتیشا لە پێوەرە نێودەوڵەتیەکان و ڕێزبەندیە جیهانیەکانیشا بەرەو پێشەوە بچن. ئێمە ئەو پێوەرانەی کە لەم ڕێزبەندیە بەکارێنین 8 پێوەری سەرەکیە لەگەر نزیکەی 48 پێوەری لاوەچیە لە ڕێگەی سیستەمێکی ئەلکترۆنیەوە ڕێکدەخرێ پێوەرەکان بە تایبەتی بریتین لە ئەنجامدانی توێژینەوەی زانستی ئەو زانکۆیە لەو ساڵەیە چەند توێژینەوەی زانستی ئەنجامداوە توێژینەوەکان لە چۆ بڵاو کراونەتەوە ئەو گۆڤارانەی کە توێژینەوەکانیان تیا بڵاو کراوەتەوە ئاستی کاریگەریەکان لەسەر جیهان چۆنە ئایا فاکتەری کاریگەری هەیە فاکتەری کاریگەری بەرزەیە بەرز نییە و هەروەها زانکۆ چۆن توانیوێتی مامەڵە لەگەڵ کواڵەتی بکە لەگەڵ متمانی نێودەوڵەتی بکە لەگەڵ ژێرخانی زانکۆ و گەیشتن بەسەر چاوە زانستیەکان و بەدەستهێنانی گرانتی نێودەوڵەتی و لە هەمان کاتیشا تا چەندێک زانکۆ توانیوێتی لە ڕووی کواڵەتیەوە بەرەو پێشەوە بڕوا ئەمانە ئەم پێوەرانە هەموو بەیەکەوە لە ناو سیستەمێکی ئەلکترۆنیان ڕێکخراون ئەو زانکۆیانە هەموو داتاکان و زانایەکانی خۆیان داخڵەکەن سیستەمەکە بە شێوەیەکی ئەلکترۆنی هەمویانە خاتە ناو پێشبڕکێەوە ئەوانەی زۆرترین خاڵ بەدەزێنن گروپ بەند دەکرێن گروپی B ئەو زانکۆیانن کە لە پێشەنگی زانکۆکانن گروپی C ئەو زانکۆیانن کە پێویستە هەوڵ بدەن بۆی باشتر بن گروپی دیش ئەو زانکۆیانن کە بەڕاستی ئەدایان باش نییە و پێویستە ئەدایان باشکەن. ئێمە ئەم پرۆسێ چۆن سیرەکەین وەکو وەزارەتی خوێنی باڵا ئێمە وا سیرەکەین کە لە ڕێگای ئەنجامدانی ئەم سیستەمەوە هەم زانکۆکان بە پێوەرە نێودەوڵەتیەکان دەناسێنی و هەم ئەو کەلتورەی کە پێویستە لە کۆمەلگای ئەکادیمی ئێمە بچەسپێ بە تایبەتی کەلتوری دەرکەوتن لە نەخشەی ئەکادیمیای جیهانی و بڵاوکردنەوە و بەشداری ڕەسەن لە بەرهەمهێنانی معریفە و دەرکەوتنی زانکۆکانی ئێمە لە ناو ئەو نەخشەیی کە گرنگە بۆ بەشداری لە بەرهەمهێنانی توێژینەوە و بەرهەمهێنانی معریفە و کواڵەتی و بەرەو پێشچوونی زانکۆکان ئێمە لەم پرۆسەیە ڕێکمان خستووە و پێوەرەکانیش تەبعاً وەکو باسم کرد ئەو پێوەرانن کە هەم بۆ سیاسەتی گشتی حکوومەت گرنگە ئەولەویەتە و لە هەمان کاتیشە لە زمنی پێوەرە نێودەوڵەتیەکانی دنیاە ئێمە لە ڕێگەی ئەم سیستەمی ڕێزبەندیەوە توانیمانە داتایەکی زۆر دەوڵەمەنی کار و چالاکی و بەرهەمەکانی زانکۆکان تۆمار بکەین و ئەم داتایانە توانین سوودیان لێ وەربگرین و تحلیلیان بکەین ڕۆژەنابی وزیر هەندێک لەو داتایانە پیشانە ئەگەر مقارنەی ساڵی 2015 بکەین بە ساڵی 2019 زانکۆکانمان زۆر بەباشی توانیوانە لە هەندێک ڕووەوە بە تایبەتی لە ڕووی بڵاوکراوەی زانستی و گەیشتن بە گۆڤارە زانستی نێودەوڵەتیەکان زۆر گەشەیان کردووە حتمما لە ئەسنای لە کاتی بەڕێوەچوونی ڕێوڕسمەکە یا جەنابی وەزیر هەموو زانیاریانە پێشکەشەکە و ئێمەش لەگەڵ دواتیژە و زانیاریانە هاوبەشەکرێن لەگەڵ پەبلیک و لەگەڵ کۆمەلگای ئەکادیمی هیوامان وایە بتوانین کە هەمومان پێکەوە کار بکەین بۆی زانکۆکانمان باشتر دەرکەون ببنە ئەستێرەی درەوشاوە لە دنیای ئەکادیمی و ئێمەش دانەبڕین لەو تەوژمەی کە لە دنیاە هەیە کە تێپەیوەندیدارە بە گەشەکردنی توێژینەوە و پەرەپێدان و زانست و زانکۆکانمان هەدەفیشمانەوەیە کە ئێمە بتوانین زانکۆکانمان بکەینە جێگایەک بۆ ئەوەی کە نەوەی داهاتوومان فێری دەستڕەنجینی و کارامەیی و زانست و ئامادە بن بۆی بتوانن لە بازاری کارە کاریان دەستکەوێ و بتوانن گەشە بکەن. زۆر سپاس بەڵێ سوپاس بۆ دکتۆر ئاماند سعید ڕایۆشکاری وەزیری خوێنی باڵا توێژینەوە و زانستی کە بەوردی و بەڕوونی تاوی زانیاریەکانی لەسەر ڕیزبەندی نیشتیمانی زانکۆکانی هەرێمی کوردستان خستە ڕووبەڵێ من چنوور دەگەڕێمەوە لای ئێوە.
زۆر سپاس بۆ پەیامنێرمان کاروان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری هەولێر و لەگەڵ ماوەی سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەت. بەڵێ خۆشەویستان ئێستاش کاتی گفتوگۆکردنی تەوەری دۆمی بەرنامەکەمانە، ئەویش گفتوگۆکردن دەبێت لەسەر ئەنفلۆنزای وەرزی کە بە H1N1 ناسراوە یان هەندێک کەس بە پەتای وەرزی ناوی دەبا. بزانین ئەو نیشانانە چین کە ئەنفلۆنزای وەرزی پێجیا دەکرێتەوە لە ئەنفلۆنزاکانی تر کە بێگومان دەزانین کە لە ساڵانی ڕابردوودا دەمان بیست یان لە ڕاگەاندنەکانەوە باس دەکرا کە ئەنفلۆنزای بەراز هەبوو یا ئەنفلۆنزای پەلەوەر هەبوو. بزانین ئەو نیشانانە چین کە ئەنفلۆنزای وەرزی پێجیا دەکرێتەوە لە ئەنفلۆنزاکانی تر. لە هەمان کادا باز لە هۆکارەکانی دەکەین، دواتر باز لە خۆپاراستن و چارەسەرەکەی دەکەین. بۆ ئەمە بەسەر میوانداری زۆر بەڕێز دکتۆر دلێر مەعروف زەنگەنەمان کردووە، پسپۆڕی هەناوی گشتی و سنگ. دکتۆر گیان سڵاو لێبێ و بەیانیت باش. زۆر سپاس. دکتۆر باز سەرەتا وەکو ناساندنێک بۆ ئەنفلۆنزای وەرزی و H1N1 بزانین H1N1 ناوە زانستیەکەی ئەنفلۆنزای وەرزی یاخود ئاماژەیان ڕەمزێکە بۆی دانراوە. وڵێ سەبارەت بە پرسیارەکەت خۆی H1N1 کۆدێکە، کۆدی ئەو ڤایرۆسەیە. ڤایرۆسی ناوە زانستیەکەی نیە؟ بەڵێ ناوی زانستیەتی بە حتمما ئێچەکە بۆ هیمەگلوتنین و ئێنەکەش بۆ نیۆر ئەمینیدەیس. ئەمە دوو مادەی پرۆتینی لەناو ئەو ڤایرۆسە هەیە. طبعاً ئێچەکە بۆی هەیە لە یەکەوە تا 18 بڕوە، ئێنەکەش لە یەکەوە تا 11 ڕوە. اینجا بۆی هەیە H1N1 بێ، بۆی هەیە H1N11 بێ یا H18N1. معنای وایە ئەگەر 18 زەربی 11ی 198 احتیمالاتمان هەیە ئێمە ئەم ڤایرۆسە وەک جیناتە گەورەکەی بگۆڕێت، معنای شکلی گەوڕی بگۆڕێت. بەڵام ئەوەی کە تا ئێستا لە تاقیگە گەورەکانی جیهان نادۆزراوەتەوە 130 موجود بووە بە تێکەڵکێشی ناوەکان یا ئێچەکە یا ئێنەکا گۆڕێ. ئەمە هیچ هەیە، ئەمە هی ئینفلەوەنزەیە. ئەنفلەوەنزە خۆی چ نەوعێکی ئینفلەوەنزەی ئەی نەبیرمان نەچێ، ئەمە ڤایرۆسی ئینفلەوەنزە سێ سنفە A و B و C. و لە بیریشمان نەچێت کە پەتای وەرزی باس دەکەین بۆی هەیە کە ئینفلۆنزەش نەبێت. دووسێ ڤایرۆسی تریشمان هەیە، ڕاینۆڤایرۆسە، ڕسپێرتۆری سنسیشەل ڤایرۆسە، ئەمانەیش ئەتوانن پەتا دروستکەن، بەڵام ئەمانە پێی ناوترێ ئینفلەوەنزە. ناو ئینفلەوەنزەکانە A کە وەکو باسمان کرد کە پێناسەکەی بە H و N دەرەکەوێ. ئەم ئەنفلەوەنزەیە بۆی هەیە پەتای وەرزی دروستکە. اینجا بە تێکەڵکێشی ناوەکانی لێرە ئەم ناوانە لە چیەوە هاتۆ؟ بۆچی ناوی ئاژەڵی پێوەنراوە؟ قسمێکی بەرازە، هی باڵندەیە یاخود هی تەنانەت ئەسپوشتی تریش. زۆر باشە. دکتۆر لەگەڵ باسکردنی ئەنفلۆنزای بەراز و پەلەوەرەکە پێم خۆشە نیشانەکانیش باسکەی ئەم بۆی کە جیاوازیەک هەبێت لە نێوان ئەنفلۆنزای بەرازە، ئەنفلۆنزای وەرزیە و ئەنفلۆنزای پەلەوەرە. زیاتر جەخی لەسەر ئەنفلۆنزای وەرزیەکە بکەینەوە. لە بەشی دووەم باسی نیشانەکانی یەکەم، بەڵام پێخۆشحاڵم پێشوەخت نقطەیەکی زۆر گرنگ هەیە باسی بکەم. زۆر خەڵک هەیە ئەڵێ ئەمە ئەنفلۆنزای وەرزیە نەخێر ئەنفلۆنزای بەرازە. خۆی لە واقعا هیچ فەرقی نییە. خۆی ئەنفلۆنزای A کە ئێمە ئێستا حاڵن H1N1 لە 2009 پیا بووە. ئەمە بە درێژایی ساڵ هەیە، بەڵام لە وەرزەکان سەرەڵایەتەوە. ئەمە خۆی هەر ئەنفلۆنزای کە ئەنفلۆنزای بەراز بوو کە لە 2009 ڕوبەڕووینەوە لە سلێمانی بینیمان لە هەموو جیهانە دروست بوو. پێش ئەوە لە ساڵانی 96 و ئەو کاتانە ئەنفلۆنزای بەراز دروست بوو، ئەنفلۆنزای باڵندە ببوورە کە H5N1 بوو. بەهۆی ئەوەی کات تێکەڵبوونێکی زۆرە بوو لە مابینی پەلەوەر و مابینی مرۆڤ لە شارەکانی سین وەک گوانگدۆنگ. لەوێ ئەم نەوع تێکەڵکێشیە دروست بوو لە ناو جەستەی ئەو پەلەوەرانە کە گەڕایەوە بۆ مرۆڤ بڵاوی کردەوە کە بڵاوی کرەوە بەرگری ئەو تۆی نەبوو. وای لێ هاتبوو بە هەڵگر و لە جیهانە هەمووی بڵاوی کرەوە بەبێ و ئینسان بەرگری هەبێ. ئەمە لە 96، بەڵام لە 2009 بە هەمان شێوە ئەمە ڕوویا لە سلێمانی ئێمە وەکو بەشێکی لە جیهانە بەڕاستی ماوەیە وامەزانی H5N1 دوایی دەرکەوت کە H1N1 کە ئەنفلۆنزای بەرازی پێڵین. لەو کاتەوە ئەم ئەنفلۆنزای لە ژینگەی ئێمە هەیە، بەڵام لە وەرزەکانە لە وەرزی زستانە زیاکە بۆ لەبەروی لە زستانە تێکەڵبوونێکی زیاتر هەیە، داخستنێکی زۆرە لە وەرزی زستانە کە لای ئێمە بڵێن لە مانجی 9 و 12 تا 2 ڕوە لە وەرزە ساردەکە. بەڵێ لە بیرمان نەچێ ئەمە لە بەشی سەرەوەی زەویەوەی، لە بەشی خوارەوەی بۆ نمونە لە ئوسترالیا لە مانجی 6 و 7 لە 8 پەتای ئەنفلۆنزە کە لەوێ پێڵێن وەرز، چووکو لەوێ زستان لە مانجی 7 و 8 لێرە لای خۆمان مانجی 12ەکە. ئەم شتەکە دروستە بێ بە درێژایی ساڵ هەیە، بەڵام لە وەرزەکانە سەر هەڵەیاتەوە لەبەرەوە ترسی ناوێ بڵێن وڵامە H5N1 یاخۆ H1N1 ئەمە خۆی هەر ئەنفلۆنزە بەرازەکەی کە کۆن لە بەرازەوە هاتەوە بەشەر، بەڵام ئەمە لە 2009 تا ئێستا لە ناو ئینسانە هەر هەیە. ئەگەر چی جار وایە نیشانەکانی ناکۆک ئەبینێ گۆڕی بۆ لە بەرەوەی ئەو H1N1
ساڵ بە ساڵ گۆڕانکاریی بچووک لە دڕندەتی ئەگۆڕێ بەهۆی هەنێت تەفرەی ویراسی ئەو تەفرە ویراسیانە واکە ئینسان بەرگری نەبێت لە ساڵێکەوە بۆ ساڵێک لەبەرەوەی کە باسی بەرگریەکەین وەکو ئەنتیڤایرۆس شۆت هەچۆن وەکو ئەنتیڤایرۆسی کۆمپیوتەرمان هەیە ئەبێ بگۆڕێ بۆ لەبەرەوەی ڤایرۆسەکە ڕەوشتێ گۆڕێ ئەو گۆڕانکاریە بچووکانی لە ناو ڤایرۆسەکە ڕۆدا کە بە هەڵە ڤایرۆسەکە ئیکا بە تەنانەت یعنی چووکو ڤایرۆس مێشکی نییە ڤایرۆس عقلی نییە تەنانەت خۆی بە تەنیا ناتوانێت بژی ئیلا لە ناو خانەی مرۆڤێکی یاخو زیندەوەرێکە ئەتوانێت بژی اینجا ئەو ڤایرۆسە لە ڕێی هەڵەکردنی خۆی لە زیابوونیە لە تەشەنەکردنیە هەنێک کۆدەکانی ئەگۆڕێ بەهۆی تەفرەی وراسی بچووک وای لێ دێ شێوازی دڕندەی ئەگۆڕێ لە مرۆڤ بەرگری کەمە بێتەوە سێرەکەی ئیمساڵ خەڵکیی زۆر تووشی پەتا ئەبێ و نیشانەکانی تۆزێ دڕندەیە نیشانەکانی دکتۆر بینە سەر نیشانەکانی پێم خۆشە نیشانەکانی بۆ باسکەم لە هەمان کاتا چ نیشانەیەکی سەرنجڕاکێشەوە چ نیشانەیەکی لە پەتای ئاسایی بەڵێ ئێمە ئەبێ ئاسایی بڵین چییە و نائاسایی چییە هەر ڤایرۆسێک ئەگەر لە پڕێکا بچێتە لەشی ئینسان لە پڕێکان نیشانەکان دروستەکە ئەوەی کە ئەنفلۆنزایی کە بەعکسی دووسێ ڤایرۆسەکەی تر کە پەتا دروستەکەن ئەوەیە ئەنفلۆنزە بە پەلەر نیشانە دروستەکە لە ماوەی چەند ساعتێ ئەو ئینسانە هەست بە چیەکە یەک طبعاً تا ئاساییە تا 5 ڕۆژ لە دوای 5 ڕۆژ ئاسایی نییە ئەگەر تایەکە نیشتەجێ بوو چاکەوە بوو دوای سەری هەڵایەوە ئەوە سەرنجڕاکێش ئەمە نقطەیەکی سەرنجڕاکێش دوو کۆکەکە ئەبێ وشک بێت بە هەمان شێوە کۆکەکە لەوانەیە چەند ڕۆژێ بخانێ بۆ هێت تا 2 هەفتەش بڕوە تا ئەو ڕادەیەش هەر ترسی نییە ئەمە ئەگە کۆکەکە چاکەوە بوو دوای هەفتەیە دوان سەری هەڵایەوە ئەوە سەرنجڕاکێشە تەنگە نەفەسی نیشانەی ئینفلۆنزە نییە نابێ ئەو ئینسانە هەست بە تەنگە نەفەسی بکە بە تایبەت لە مناڵان ئەگەر ڕێژەی هەناسەدانی بە خێرایی یاخو بوونی شین بوونەوە یا داخورمان یاخود داخزانی بڵین بینی پەراسۆکان کە هەڵە مژێتە ژووە ڕیسەشنی پێڵێن ئەگەر نیشانەی تەنگە نەفەسی لەسەر ڕوو جەستەی قەفەسەی زیندوو مناڵە دروست بوو ئەوە سەرنجڕاکێشە ئەجنا بەبێت تەنگە نەفەسی پەتا شتێکی ئاساییە ببیرمان نەچێ سەرێشەیەکی لەگەڵە بێت و ماستولکە ئێشانێکی چاکی لەگەڵە بێت پەتای وەرزی بەڵام لەبیرمان نەچێت ئەبێ بەشێک لە ماسولکەکان زیاتر لەوەی تر نەبێت چووکەیەکێ لە مزعفاتی ڤایرۆس ئەوەیە ئەو ماستولکەیە لە جێی خۆی دا ئەخورمێ و تێکەچێ و ئینحیلالەکە ئەوە سەرنجڕاکێشە ئەمە ئەگەر هەموو ماسولەکەکان بە یەکسانی ئێشی هەبوو ئەوە ترسی نییە هەندێک کەس هەیە تووشی سکچون و ڕشانە و دڵتێکەڵبوو نەبێ ئەوە ئاساییە قبوڵە بە شەرتێک کە نەگەێتە ڕادەیەک ئەو نەخۆشە وشک بێتەوە بە نسبەتی ئازار لە قەفەسەی سنگ نابێ قبول بێت شتێکی نائاساییە خاصەتەن ئەگە بەشێ لە سی مەسەن ڕاست و چەپی ئازاری کە زۆر جا سەرنجڕاکێشە بۆی مزعفاتی ئینفلۆنزە ڕوویدا بێ وەکو هەوکردنی سیەکان اینجا بێتە سەر مۆزوعی کەمبوونی ڕێژەی میزکردن یاخود تۆخبوونەوەی میز ئەوە نیشانەیەکی وشکبوونەوەیە کە پێویستە لەبەر ئەو حاڵەتە نەخۆش پزیشک ببینێ ئەجینا حاڵەتی ئاسایی میزکردن مەسەن مناڵێکە بەلای کەمەوە مەسەن لە 8 ساعت جارێکە بێ میزی کردبێ ئەوە ترسی نییە هەر نیشانەیەک لە کۆئەندامی مێشک و دەمار ڕووبا مەسەن بوونی گەشکە یاخو بوونی وڕینەکردن یاخو بێهۆش بوون ئەمانەیش سەرنجڕاکێشە پێویستە نەخۆش بە زووترین کات نیشانەکانی دکتۆر لە مناڵ و لە گەورە جیاوازی هەیە شتێ فەرقی هەیە بەڵێ شتێ فەرقی هەیە ئەبێ بزانین مناڵ عامەتەن مناڵ زیاتر تووشی ئەم ئەنفلەوەنزایە ئەبێ و باشترین هەڵگرە بۆ ئەم ئەنفلەوەنزایە کەمی بەرگریە یان لەبەر چەند حاڵەتە یەک ئەو مناڵە یەکەم شت بەرگری نییە کە لە دایکە بێ تا ماوەی 6 مانجیش بەرگری نییە بۆیە سێرەکەی لە سیستمە پێشکەوتەکان لە وڵاتانی غەرب سێرەکەی کوتانێکەکەن بۆ ئەو دایکە لە 28 هەفتە بۆ ئەوەی ئەو ئەنتیبەدیانە یاخود بەرگریەکە دروست بێ لە دایکەکە و نەقلیکە لە ڕێی وەڵاشەکە بۆ مناڵە چکوکە لە دایک بێ بەرگری نییە عامەتەن مناڵی ژێر 2 ساڵ ئەگەری توشبوونی بە مزعفاتی ئەنفلەوەنزە زۆرە ئەو کەسانی تر کە ئەگەری توشبوونیان هەیە بە مزعفات یعنی بە خەتەربوون یا بە زەرەربوون لە ئەنفلەوەنزە ئەمانن ئەوەی لە ژێر 2 ساڵە عمری مناڵ ئەوەی کە لە 65 ساڵە یا ئەو کەسانی ئەو ئافرەتانی کە دووجانن هەروەها هەندێک خەڵکی تر هەیە کە نەخۆشی تری هەیە بە حقیقت ئەمە زۆربای چینی ئەو نەخۆشانەیە کە تووشی کێشا بن بەهۆی ئەنفلەوەنزەی دکتۆر دواتر باسی چارەسەرەکانەکەین بۆ هەر یەک لە خانمانی دووجان و مناڵ بەس پێم خۆشە باسێکی هۆکارەکەشی بکەین بزانین ئایا سەرما هۆکاری سەرەکیە بۆ بڵاوبوون و توشبوونی ئەنفلەوەنزای وەرزی یا هۆکاری تریشی هەیە ئەمە هەڵ بە هەڵە تێگەشتنێکە لە هەموو جیهانە هەموو هاوڵاتیەک وازانێ سەرما دروست بووە من بەڵگەیەکی ئاسانە بەمێ ینی ئەگەر بێت و بینە سەر ڕێژەی ئەنفلەوەنزە و ئەم هینانە سەرەکەی لەو وڵاتانی کە قەرەباڵغن وەکو وڵاتانی ئاسیایی خوار و وەکو سین و مالیزیا و ئەمانە سەرەکەی لەوێ ئەنفلەوەنزە زۆ بڵاو لەوەی قەرەباڵغن
خانوو نیشتەجێیان تێکەڵە بەڵام بڕۆی بۆ سیبیریا و ئایسلندا سێرەکەی ئەنفلۆنزەی کەمەتی نییە کەچی ئەوێ ئەگەرچی سەرما عیلاقی نییە بەوە ئەمما ئەوەی حقیقت بێ ئەو ژینگەی کە بەهۆی سەرماوە دروستە بێ یعنی خەڵکی کاچێتە ناو ماڵان کە لە یەک نێزیکە بنەوە ئەوە چاکترین هۆکارە بۆی بڵاو بێتەوە وەکو ئاماژەم پێکرد لە سەرەتایە ئەم ڤایرۆسە بە درێژایی ساڵ هەیە ینی هەنێک کەسە بینین لە وەرزی هاوینی ئەنفلۆنزەی هەیە بەڵام خەڵکی هەمووی نەیگرتووە ئەو خۆی بە تاکوتەرا خەڵکی گرێت ئەما وەکو پەتاکە بڵاو بێتەوە ئێمە یعنی وەکو پێڵین ینی ئەپیدمیک ینی ئاوتبرێکی پێڵین ئەلو حاڵەتانە زۆر لە زستانە بێ بۆ لە بەروی هۆکارەکەی مەوجودە ئێمە لە بیرمان نەچێ هەنێ خەڵک هەیە هەڵگری چاکن وەکو مناڵ بەڵام هەنێ خەڵک هەیە نیشانەی زۆری تێدەرەکەوێت وەکو خەڵکی ئەتیادی ئاسایی لە تەمەنی خۆمان و هەنێک چینێکی تر هەیە لە خەڵک کە تووشی کێشە و مزعافاتە بێ مانای چیە مەترسی لەسەر ژیانیان هەیە بەهۆی ئەنفلۆنزەی ئەنفلۆنزەوە ئەمانەی ئەو کەسانی کە مەترسی زیاتر لەسەر ژیانیان هەیە هۆکارەکەی چیان بۆ نمونە زۆرجار لە لای خۆمان لە پەتای ئاساییە ئەڵە وڵا پەتاکی بە سووکی گرتووانی کێکتە لە پەتاکی بە قورسی گرتووە لە ئەنفلۆنزای وەرزیشە ئەمە هەیە کەسێکیان بە سەختی بیگرێ کەسێکیان بە ئاسایی بگرێ و زوو چاک بێتەوە بەڵێ خۆی نیشانەکان ئەگەر ئینسان بەرگری ئەو پەیوەندی هەیە بە بەرگری مرۆڤەوە هەندێک کەس مەسەرن لە ساڵی ڕابردووە ئەو پەتایی کە گرتووە یاخۆ لە هاوین گرتێتی شتێ بەرگری لە جەستەیە هەیە لەبەرەوە کە نیشانەکان ئەگرێ بە سوچی گرێ هەنێک کەسێ هیچ بەرگری نییە لەبیرمان نەچێمە لە ڕووی مرۆڤەوە ڕووەکەی ئەو بەریش زۆر گرنگە ڕووی ڤایرۆسەکە هەندێک جار ڤایرۆسەکە خۆی وەک ئاماژەم پێکرد شتێ تەفڕی وراسی بچووک ڕوئەیە کە H1N1 هێشتا هیچ نەگۆڕاوە بەڵام چییە دڕندەیەتی ئەگۆڕێ لەو حاڵەتانە سێرەکەی نیشانەیەشی چڕۆپڕتر دروستەکە ئەمە فەرقی هێلەوەی کەوا کێ مەترسی هەیە ئەوانی کە نەخۆشی ڕەبۆیان هەیە سزبوونی گورچیلە و دڵ یاخود نەخۆشی مێشک و دەمار و ئەمانەیان هەیە نەخۆشی شەکرەیان هەیە یا ئەوانی کە شێرپەنجەیان هەیە خۆ لەسەر عیلاجی کیمیاوین ئەمانە خۆیان بەرگریان کەمە ئەگەر ئەنفلۆنزایەکی ئاسایش بگرن بۆیان هەیە تووشی مزعافەتەکانی بین پێم خۆشە لێرە باسی مزعافەتەکەم بکەم مزعافەتەکانی ئەنفلۆنزە چیە ئەوەی کە لە کۆندامی هەناسەیە و ئەوانی کە لە دەروێ لە کۆندامی هەناسە هەوکردنی جۆی ناوەڕاست جیوبی ئەنفی قەسەبات بەشی خوارەوەی سیەکان ئەوانی کە لە دەروی کۆندامی هەناسەیەکیە هەوکردنی پەردەپۆشەکان و مێشک خۆی هەوکردنی ماسولکەکانی کە جەستەیی یاخود ماسولکەی دڵ ئەم دوو حاڵەتە هەردووکی ماسولکە بۆی هەیە هەو بکات و لە هەمان کاتە دابڕژێ و دادڕێ هەندێک کات تووشی کێشەی گورچیلە ئەبین بە تایبەت ئەگەر نەخۆشەکە تووشی وشبوونەوە بێ لەبەرەوە ئەمانە بە حقیقت ئەبن بە هۆکارێک ناڵین هۆکارێکی سەرەکی تقریبن ئەگەر چی هۆکارە لاوەکیەکە ئەنفلۆنزەی لەبەرەوە زۆر جایمە لە ڕۆژنامەکانە مەسەن بینسین لە وڵاتە پێشکەوتەکانش سەرەکی چەندەها کەس لە دنیاە ئەمرن بەهۆی ئەنفلۆنزەوە هۆکارە سەرەکیەکەی کە ئەنفلۆنزە بە تاقی تەنیا مرۆڤ بکوژێ ئەگەری زۆر کەمە زۆربای زۆری ئەو کەسانی کە گیان لە دەسەدەن بەهۆی ئەنفلۆنزەوە خۆیان هۆکارێکی کەیان هەیە وەکو ئەو چە حاڵەتی باسمان کرد یا ڕەبۆی هەیە یا بەرگری کەمە یا شێرپەنجەی هەیە یا گورچیلەی سستەیە ئەم حاڵەتان دەستەکانە خۆش بێ دکتۆر باسی نیشانەکانمان کە باسی هۆکارەکانمان کە باسی هۆکاری گواستنەوەکەمان کرد ئێستا پێم خۆشە باسێکی چارەسەر و خۆپاراستنەکەی بکەین چۆن خۆمان بپارێزین بۆی کە تووشی ئەنفلۆنزای وەرزی نەبین یان چۆن چارەسەرەکان ئەو کەسانی کە توش بوون ئەوانەی کە توش نەبوون چۆن خۆیان بپارێزن ئەوانش کە توش بوون چۆن چارەسەرەکەین طبعا بەرگری لە مرۆڤ ئەگەر هەبێت چاکترین خۆپاراستنە و چاکترین بەرگریش لەم ژینگانی ئێمە لەم وڵاتانی ئێمە ئەوە کە تۆ خۆت تووشی ڤایرۆسەکە بووبیت ئەجینا کوتان چاکترین بەرگریە بەڵام بەداخەوە کوتان لە بەرەوەی ڤایرۆسەکە هەموو ساڵی خۆیە گۆڕێ ئەم کوتانەش لای وڵاتی ئێمە دروست ناکرێت هەتا لە زۆربای وڵاتە پێشکەوتەکان لە چەند شوێنێ دروست دەکرێت ئەم ڤایرۆسە سێرەکەی لە ڕێی کوتانەوە کە بەکارێنی بۆ خۆت ئەبێ بەرگری لێ بکە بەڵام لە 100 نییە ڕێژەکەی لە 130 تا 150 ڕواگە بەرگری لێ بکە ئەوە هۆکارەکەی ئەوەیە کە ئەو ڤایرۆسە کە بەکارهێنراوە بۆ دروستکردنی ئەو کوتانە ئەو ڤایرۆسە کوتانە پێش ئەوەی کە توش بیت بەتاکید لە کاتێکا کە توش بووی ئەگەر بەکاریبێنی استفادەی لێ ناکەی نەخێر کاتێک کە ڤایرۆس بڵاوە بێتەوە لە ژینگە لە وڵاتە پێشکەوتەکان بۆ نمونە لە بەشی سەرەوەی سەرزەوی عادەتەن لە مانگی دەوە دەست پێکەین طبعا لە بەشی خوارەوە بڵێن لە وڵاتێک وەکو ئوسترالیا لە مانگی چوارەوە دەستمان پێکرد لێرە ئەم کوتانە نابێ زووترش بەکاری بێنی چونکو ئەگەر مەسەن لە جاتی مانگی دا ئەگەر تۆ بەکاری بێن لە کۆتاییدا باشترین وەخت کاتە ئەگەر تۆ لە مانگی نۆ بەکاری بێن لە مانگی هەشت بەکاری بێنی ئەوە بەرگری نییە ئەمە شێوەیە کە بەڵام لە بیرمان نەچێ ڤایرۆسەکە خۆشی تۆزێ سێرەکەی جاروای ڕەوشتێ گۆڕێ و ئەو ڤاکسینە کار ناکە لەسەری ئەمە ئەگەر کە تۆ تووشی ڤایرۆسەکە بوو یا پێشەوەی تووشی ڤایرۆسەکەش بێ هەنێ حاڵەتی تریشەیە بۆ بەرگری بەکارهێنانی دەرمان ئەو دەرمانی کە بەکارمانێناوە تا ئێستا تامی فلوی پێڵێن کەپسولێکە ئەتوانی بەکاری بێنە بەڵام بە حقیقت
یعنی بۆ ئەو کەسانە زۆر بایخی پێدرێوانی کە خوان لەو بوارە کارەکەن مەسن چەند نەخۆشێک دەی لە خەستخانەوەکو پزیشک و کارمەندوشت ئەمانە بەکاری ئەهێنن بۆ ئەوەی تووشی ئەوە نەبن کەپسولێکە ڕۆژی یەکجار ئەی خۆی بۆ ماوەی هەفتەیەک 10 ڕۆژ لەو کاتێک کە کارەکەیت و ڕوبەڕووی ئەو نەخۆشانە ئەبیتەوە کە پەتای ئەنفلەوەنزیان هەیە. دکتۆرگیان با باسێکی خانمانی دووگیان کەین ڕەنگە ئێستا بینەرمان هەبێت کە خانمانی دووگیان بێ وەکو کۆتا پرسیار خانمانی دووگیان ئەگەر توش نەبوون چۆن خۆیان پارێزن لە حاڵەتێکە ئەگەر توش ببن چۆن چارەسەر ئەکرێن کە ئەوان لەو کاتیان ناتوانن کە هەموو دەرمانێک یام و چارەسەرێکی پزیشکی بەکاربێنن. بڵێ خۆی عامەتەن ئەگەر لە هەفتەی 28 خانمێکی دووگیان کوتانێکی ڤایرۆسی بکە بۆ ئەنفلەوەنزا بەرگری بۆ مناڵەکەی باشە ئێمە باسی مناڵەکەین بەڵام بۆ خۆی ئافرەت ئەگەر پێش ئەوەی کە تووشی حملەکە بێت کوتان بکات ئەوە شتێکی باش طبعا نەم حاڵەتانە ناچینە ژێر چتری ئەوەی کەوا کوتانی ڤایرۆس لە مانگی دا یاخود لە مانگی 4 ینی بە پێی وەرز نایکەین لە حاڵەتی ئافرەتی دووگیان حاڵەتێکی جوداییە و ئیستیسناییە ئەتوانێت لە هەر کاتێکە بیکە پێش حمل بیکە و لە 28 هەفتە بیکە هی 28 هەفتە بۆ خاتری مناڵەکەیەتی کە لە دایکە بێ بۆی بەرگری هەبێ پێش حمل کوتانە لێرە کوتانەکانەوەی هەیە هەنێ دەستگا هەیە لە کوردستانی خۆمان بۆ کارمەندی خۆی بەکارهێنێ بەڵام ئەوی تر خەڵکەکان ئەتوان لە بازار بیکڕن بەڕاستی بینە سەر ئەو چارەسەرانی کە خۆمانێکن ئەمەش حاڵەتێکی زۆر گرنگە هەر کەسێک کە تووشی ڤایرۆسەکە بوو چی بکە پێش هەموو شتێک ئەو کەسێک کە توش بوو باشترین شتەوەی لە ماڵەوە بمێنێت طبعا ئەمە کارەکە لەسەر بوجە و لەسەر نەک بوجەی خۆ بوجەی وڵاتیش چووکو وەک ئاوتکەم و وەکو دروست بوون و بیمە و هەموو شتێکی اقتصادی ئەو وڵاتە پەیوەندی چەنەی ئیجازە بکەیتەوە دووهەمیان ئاو خواردنەوەیکی زۆر زیاد لە سنووری طبیعی پاراسیتۆڵ و ئیسراحەتکردن من زۆر جا بە نەخۆشەڵێم هەڵمیژی شتێکی باشە ئەجینا هەڵەکان ئەوەیە کە تۆ ئەنتیبایۆتیک وەرگری یا دەرزی تێکەڵە بکەی یا دەرزی ڤۆڵتاری بکەی دەستەکانە خۆش بێ دکتۆرگیان زۆر سپاس مادومان کردی زۆر سپاس بۆ دکتۆر دلێر معروف زەنگەنە پسپۆڕی هەناوی گشتی و سنگ زۆر سپاس مادومان کردی بە ئومێدی سەلامەتی و لەشساقی بۆ هەموو هاوڵاتیان بەڵێ ئەزیزان لێرە داهاتینە کۆتایی و تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان بە یارمەتی هاوکاران پێشکەشکردن تا سبەین و لە پرۆگرامێکی نوێدا بە کۆمەڵە بڕگە و بابەتی نوێیەوە خزمەتیەوەی ئازیز هەر شاد و ئاسوودە من خواتان لەگەڵ